بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستانی بینەر خۆشحاڵم کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ با کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازەوە لەگەڵ هاوکارم ڕیاز هاتینەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شەیدا. خۆشەویستانم سڵاوی خوای گەورەتان لێبێت تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانتان قبول و وەرگیراو بێ. ئەمڕۆ هەفتەی ڕەمەزان ڕۆژی ڕوودانی جەنگی بەدری گەورەیە لە نێوان سوپای موسڵمانان بە سەرۆکایەتی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم و سوپای زلهێز و دڕندەی قوڕەیش بە سەرۆکایەتی ئەبوو جەهل و ئەبوو سوفیانی کوڕی حەرب. پیرۆزبایەکی گەرماڕاستەی یەک بە یەکی موسڵمانانی جیهان و کوردستانەکەم ئومێ دەکەم ئەم یادە بێتە سەرکەوتنێکی جارێکی تر سەرکەوتن بۆ موسڵمانان و تێکشکانی زوڵم و ستەم لە سەرانسەری جیهاندا. تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ ساڵوەگەڕی ڕۆژی بەدری گەورە قسەکردن لەسەر حکمت و نهێنیەکانی سەرکەوتنی پێغەمبەری خوا بەسەر گرۆهی قوڕەیشەکاندا تەوەری یەکەمی بەرنامەکە دەبێت. هەروەها پەروەردەکردنی منداڵ بەتابەت لە هەردوو ڕووی دەرونی و کۆمەڵایەتی و پێگەیاندنی منداڵ بە دەروونێکی ئارام و لە ژینگەیەکی کۆمەڵایەتی باش و ئاراستەکراودا دەکەینە تەوەری دوهەمی بەرنامەی پەیامی ڕۆژ. هەروەها ئەمڕۆ ڕۆژی جیهانی زیندەوەرە هەمەجۆرەکانە بۆ قسەکردن لەسەر پاراستنی هەمەجۆرە زیندەوەرەکان و ئەو گیاندار و باڵندە و مێروانی لە هەرێمی کوردستان بەهۆی پیسبوونی ژینگەیە دەستی مرۆڤەوە هەڕەشەی لە ناوچوونیان لێکرێ یا هەر بەرەو نەمان و تیاچوون ڕۆشتون. تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ و تەوەری چوارەمیش وەک ڕۆژان کابانی ماڵە بێ کە خات و فەزیلە جەمال پێشکەشتانی دەکات لەگەڵ کۆمەڵێ راپۆرت و زانیاری بەسوود. ئومێدەکەین جێی ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ و بەر لە هەر شت دەچینە لای مێژووە گرنگەکانی ئەمڕۆمان. بیست و دوی پێنجی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی هەمە جۆرە زیندەوەرەکانە و گرنگی دەدرێت بە جۆر و بڕی زیندەوەرەکان و لێکۆڵینەوە لە هۆکاری کەمبوون و زیادبوونیان دەکرێت. حەڤەی ڕەمەزانی ساڵی دوی کۆچی ڕوودان و هەڵگیرسانی جەنگی گەورەی بەدر لە نێوان موسڵمانە کۆچەری و پشتیوانەکان لەلایەک و قوڕەیش و بتپەرستەکانی مەکە لەلایەکی ترەوە. جەنگی بەدری گەورە سەرەتای قۆناغێکی گرنگ بوو لە ژیانی موسڵماناندا و لوتبەرزی و هەڕاڵی قوڕیش و سەرانی کوفری شکاند بەرامبەر بە پێغەمبەر و شوێنکەوتوانی. هۆکاری جەنگەکەش ڕێگری کاروانێکی گەڕاوی قوڕیشیەکان بوو لە شامەوە بۆ مەکە بە سەرۆکایەتی ئەبوو سوفیانی کوڕی حەرب لەلایەن پێغەمبەر و یارانیەوە. ژمارەی سوپای ئیسلام 313 کەس و سوپای بێباوەڕی مەکەش سێ بەرامبەر کە دەیکردە 900 سەربازی ڕاهێنراو. ئەم جەنگە گرنگی و بایەخێکی زۆری بۆ موسڵمانان تێدایە چونکە سنووری نێوان حەق و ناحەقی لێک جیادەکردەوە و لە ڕووی معنەوی و دەرونیشەوە موسڵمانەکانی ئارام کردەوە و خۆڕاگربوون بۆ بنیادنانی دەوڵەتی داهاتووی ئیسلام. 22 پێنجی ساڵی 1992 کۆچی دوایی محەممەدی کوڕی عەبدولوەهاب ناوبراویەکێک بوو لە زاناکانی ئیسلام و لە ئێستادا ئەو کەسانی کە زۆر توند و ڕادیکاڵ بن پێیان دەگوترێت وەهابی وەک ئاماژەیەک بۆ شوێنکەوتنی محەممەدی کوڕی عەبدولوەهاب. 22 پێنجی ساڵی 1985 کۆچی دوایی ڤیکتۆر هۆگۆی نووسەری فەڕەنسی و خاوەنی شاکاری بێسەرپەرشتان. 22 پێنجی ساڵی 1975 دوای ئاشبەتاڵ و نسکۆی شۆڕشی ئەیلول بە سەرکردایەتی مەلا مستەفای بارزانی و ئاوارەبوونی بارزانیەکان و شوێنکەوتوانیان بۆ شارەکانی ئێران لە چاخانەی توڵەی سووریا بەیاننامەی یەکەمی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەڵگرساندنی شۆڕشی نوێی کورد دەرکرا. ئەو کاتە سووریا بە هۆکاری دژایەتی لەگەڵ عێراق و باعسی عێراقدا یارمەتیدەرێکی باشی جوڵانەوەکە بوو. بەڵام ڕاگەیاندنی بەیاننامەکە و مێژووی حیزبەکە خرایەکی 6 1975 دامەزرێنەر و ئیمزاکاری ئەو بەیاننامەیە لە 7 کەس پێکهاتبوون و دواتر بە 7 ئەندامە دامەزرێنەرەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ناسران. ئەوانیش جەلال تاڵەبانی، نەوشیروان مستەفا، فەرەیدون عەبدولقادر، فواد معسووم، عادل مراد، دکتۆر کەمال فواد، هۆمەر شێخموس. 22 پێنجی ساڵی 1986 کۆچی دوایی شێخ عومەر تەلمەسانی ڕابەری سێیەمی ڕێکخراوی ئیخوان الموسلیمین لە تەمەنی 81 ساڵیدا
شێخ عومەر تەلمەسانی خاوەنی حەڤە دانراوی بە پێزە لە بواری فکر و بیر و باوەڕی ئیسلامیدا، لەوانە لە گوڵزاری یەکتاپەرستیدا، دەرچوونی ئیسلام لە ڕێڕەوی سیاسەتدا، ئیسلام و حکومەتی ئاینی، ئیسلام و تێڕوانینی بەرزی بۆ ئافرەت، ڕۆژانێک لەگەڵ ساداتدا. 22 پێنجی ساڵی 2004 کۆچی دوایی هونەرمەند و شاعیری گەورەی کورد عەباسی کەمەندی لە شاری سنەو لە تەمەنی 62 ساڵیدا ناوبراو لە مەراسیمێکی پڕشوەی کوردانەدا لە گۆڕستانی بەهەشتی محەممەدی لە شاری سنە بە خاکسپێردرا. عەباسی کەمەندی بە هونەرمەندی حەوت ڕەنگە بەناوبانگ بوو، بەهۆی ئەوەی لە حەوت بواری هونەری و ئەدەبیدا دەست و بەرهەمی هەبوو، لەوانەش شێعر، وێنەکێشان، گۆرانی گوتن، چیرۆک نووسین، جوان نووسی و تابلۆ دروستکردن. یەکەمی پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ باسکردنە لە جەنگی بەدر. بەر لەوەی بچینە سەر تەوەرەکە و گفتوگۆی لەسەر بکەین، سەرنجتان بۆ چەند زانیاریەک لەبارەی جەنگی بەدری گەورەوە ڕادەکێشین. جەنگی بەدری گەورە ڕۆژی هەفتەی ڕەمەزانی ساڵی 2 کۆچی لە نێوان موسڵمانە سەرەتایەکانی ئیسلام و بەرەی کوفری قوڕەیش ڕوویدا. ژمارەی موسڵمانان 314 کەس و بەرەی کوفریش 900 کەس بوون. هۆکاری جەنگەکە فەرمانێکی پێغەمبەری خوددا بوو لە ڕێگری کاروانێکی قوڕەیشیەکان با سەرۆکایەتی ئەبوو سوفیانی کوڕی حەرب لە تۆڵەی داگیرکردنی ماڵ و مڵکی موسڵمانەکان لە شاری مەکە. کاروانی قوڕەیشیەکان نەکەوتە دەست موسڵمانەکان بۆ هۆی لێزانی ئەبوو سوفیانەوە، بەڵام لوودبەرزی و غروری ئەبوو جەهل و سەرانی تری قوڕەیش وای کرد هەڵبکوتنە سەر شاری مەدینەی تازە بنیادنراو بۆ هۆی سەرەتای سەربازی و کەمی ڕێژەی موسڵمانەکان و هەژاری و نەبوونیانەوە. موسڵمانەکان لەسەر دڵیان قورس بوو، چونکە سوپای قوڕەیش ئێستێ بەرامبەری سوپای ئیسلام بوو، بەڵام خوای گەورە سەرکەوتنی کردە بەشی موسڵمانەکان. 14 هاوڵی پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێت شەهید بوون، بەڵام سوپای ئیسلام توانی 7 کەس لا سەران و سوپای قوڕەیش بکوژێت و 7 کەسیشیان لێ بەدیل بگرێ کە ئەبوو جەهل و عوتبە و شەیبا لا سەرانی گەورەی قوڕەیش بوون و کوژران. لە کاتێکدا پێشتر پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێ فەرموو بووی موژدەتان لێبێت ئەمڕۆ فڵانە کەس و فڵانە کەس دەکوژرێن و ئەوە شوێنی تەرمەکانیان دەبێت. جەنگی بەدری گەورە لە قورئاندا ئاماژەی پێکرا و مژدەی ئامادەبوون و ناردنی مەلایکەتی خوا بۆ پاڵپشتی موسڵمانەکان با پێغەمبەری خوددا درا. پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێت چونکە ئامانجی خۆشبەختی مرۆڤەکان و گواستنەوەیان بوو لە زۆنگاوی نەزانی و جاهیلیەتیەوە، بۆیە کردیە مەرج لەسەر هەر یەکێک لەو 7 کەسە دیل کراوە کە دە منداڵی موسڵمان فێری خوێندەواری و زانین بکەن و خۆیان ئازاد بکەن. ئەنجامی جەنگی بەدر شکاندنی لوتی جاهیلیەت و قوڕەیشی ئەو سەردەمە بوو، پێگە و ناوبانگ و ئازایەتی پێغەمبەری خوا و موسڵمانانیشی بە جیهاندا بڵاو کردەوە. جوولەکە و مشریک و ڕۆم و فارسی ئەو سەردەمە ئیتر وەک دەوڵەتێکی خاوەن هێز و پێگا سێری ئیسلامیان دەکرد. جەنگی بەدری گەورە کۆتایی هێنا باسوکایەتی و ئیهانەی دەرونی و جەستەیی بادیلی جەنگ کاتە و کاتە و تا ئێستاش لای خەڵکانی خوانەناس بۆتە دیاردە و مۆدێل. وەڵامی دوعا و پاڕانەوەکانی پێغەمبەر و هەواڵی کوشتنی سەرانی قوڕەیش لەلایەن پێغەمبەرەوە و بەڵێن و مژدەی سەرکەوتنیش لەلایەن خودداوە هاتنە دی و موسڵمانەکان بە چاوی خۆیان دیتیان. پندووانەکانی جەنگی بەدر گوێگرتن و ڕاوێژ باڕاو سەرنجی هاوڵان لەلایەن پێغەمبەری خودداوە لەو کاتە هەستیارەدا کە حەبابی کوڕی مونزیر شوێنی شەڕی با پێغەمبەری خوددا گۆڕی و پێغەمبەریش بۆ چوونەکەی پەسەند کرد. گرنگی دوعا و پاڕانەوە لەو کاتە هەستیارەدا یەکێک بوو لە ئامانجە پیرۆزەکانی پێغەمبەری خوددا کە ئێمە و شوێن کەوتوانی فێر کرد لە هەستیارترین کاتدا نابێ پەیوەندی نێوان خۆیان و خۆیان بیر بچێتەوە و لە هەموو کاتێکدا دەبێت خۆیان لەبیر بێت. بەڵێ بەڕێزان هەر لەسەر باسکردنی جەنگی بەدر کە تەوەری یەکەمی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژ دەبێت میوانداری بەڕێز دکتۆر هەورامان گەچێنە ئیمان کردووە کە دکتۆر سەرتا زۆر بەخێر بێت. سپاس بۆ بەڕێز. زۆر سپاستان دەکەم. سەرتا گەر پێمان بڵێیت بزانین سەرکەوتنی گەورەی موسڵمانەکان وەک هێزێکی لاواز و بێچەک بەسەر هێزێکی گەورە و دەوڵەمەندی پڕچەکی وەکو قڕیشدا چنی هێنی و فەلسەفەیەکی تێدا. بەڵێ. بسم الله الحمد لله وصلى الله وسلم وبارك على سيد الأنبياء محمد وآله وصحبه. خوش حالم بخزمتي ويبرز قيشتم وصلاة ورزي تايبتين بو بينراني عزيز وخوشويست هيا براسي قصة كردن لسر روداوكي قورا
معركەیەکی گەورە ڕوبەڕووبوونەوەیەکی گەورەی وەکو بەدر کە قورئانی پیرۆز باسی کردووە لە بەرنامەی کورتی ئەوە ناتوانین بە تەواوەتی لە سەدا یەکیشی حەقی خۆی پێ بدەیت وەکو ئیمامی شەهید سەید قوتب ئەفەرمێ جەنگێک معرەکەیەک ڕووداوێک و ڕوبەڕووبوونەوەیەکە سەرەتاکەی و ناوەڕاستەکەی و کۆتایەکەی هەمووی بە تەدبیری خوای پەروەردگار بووە هەمووی بە تدبیر و بەڕێخستنی دقیقی رب العالمین بووە هەمووی لەژێر چاودێری پەروەردگارە وە لە ئاسمانەوە خوای گەورە چاودێری کردووە لەبەرەوە لە ڕاستیە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم نە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بۆ ڕوبەڕووبوونەوە دەرچوو بۆ شەڕ نە قوڕەیشیش بۆ شەڕ هاتبوو نە ئەبوو سوفیانیش بۆ شەڕ هاتبوو وخوای گەورە فەرمێ إذ أنتم بالعدوة الدنيا وهم بالعدوة القصوى والركب أسفل منكم ولو تواعدتم لاختلفتم في الميعاد خوای گەورە فەرمێ ئەگەر ئێوە وەصفی معرەکەکە وەصفی جغرافیەی معرەکەکە کە من خۆم چوومەتە مەیدانی چوومەتە ئەو شوێنەی بەدر کە زۆر دوورە لە مەدینەیشەوە 3-4 ساعت بە سەیارە دوورە خوای گەورە فەرمێ ئەگەر ئێوە وەلەو تەواعدتم بۆ مفاعلەیە یعنی ئەگەر هێزی ئێوە و هێزی کوفر موعیدیشتان بووە کە جەنگ بکەن هەردووکتان لە موعیدەکەتان خلافە بوون بۆ لەبەرەوە ئەوانیان ئێوێرە ئێوەش لەبەرەوە کەم بوونەتان ئەوێرە ولكن ليقضي الله أمرا كان مفعولا بەڵام نە خوای گەورە ئەوێ ئەو ڕوبەڕووبوونەوە هەر ببێ ئەوێ ئەو معرەکەیە هەر ببێ ئەوێ لوتی کوفر بشکێ ليهلك من هلك عن بينة ويحيى من حي عن بينة بۆ ئەوەی کە تیا ئەچێ على بەصیرەت یا بچێت قووەتی خوای بۆ دەرکەوێ ئەوەیشی کە ئەوێ بژی على بەصیرە بژی لەسەر بەینە بژی جا قەسم ئەوەیە معرەکەیەک و ڕووداوێک و وەقعەیەکی ئاوها کە بە تەدبیری خوای پەروەردگار وە لە ئەوڵیەوە بۆ کۆتاییەکەی بەڕاستی شایستی ئەوەیە چەندین بەرنامەی گەورەی لەسەر بکرێ بەڵام ئەو پرسیارەی جەنابتان سەرکەوتنی کۆمەڵێک کەم ئەزمونیان لە ڕووی سەربازیەوە نییە بەڵکو یەکەم ئەزمونیشیانە لە ڕووی سەربازیەوە چەکیان کەم پێیە خواردنیان کەم پێیە ژمارەشیان زۆر کەمە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە زۆر بێکەس و بنەماڵن غەریبن دەرکراون بەسەر جەیشێکی عەڕەمڕەم جەیشێکی فراوان سێ ئەوەنەی خۆیان زیاتر ئەبن پڕچەک پڕتفاق ئەوە ئەسەلمێنێ کە جێشی مسلمانان بەڵێ کەم بوو بەڵام بەهۆی عەلاقەی لەگەڵ ئاسمان تەییدی ئاسمانی بۆ خۆی مسۆگەر کردبوو جێشی مسلمانان بەهۆی عەلاقەیان بە ئاسمانەوە بۆی عیلاقەی پتەویان لەگەڵ ڕەب العالەمینە تەییدی خۆی پەروەردگاران بۆ خۆیان مسۆگەر کردبوو بۆیە خوای گەورە کاتێک کە باسی ڕووداوەکە ئەکات و بیری مسلمانان ئێنێتەوە چی ئەفەرمێ إذ لقرآن كان بير كروا تدبر إذ تستغيثون ربكم وخواي قرر نافر بير كانوا كاتك يا شمشيري تشاكتان بيبو ولاخي باشتان بيبو هشتري باشتان لا أفرم بير كانوا كاتك إيه وهاوارتان لخواي پروردگاري خوتانا كرت نافر تدعون ربكم دعواتان لخوا كرت أفرم استغاثتان بخوا استغاثة يعني دعوة كردني ك پڕ بێ لە خوشوع و لە خوضوع و لە زەلیلی و لە زەبوونی بۆ خوای پەروەردگار داواکردنی کەسێکی مسکین داواکردنی کەسێکی مضطڕی ناچاری زەلیل و خوشوع خاوەن خوشوع داواکردنی کەسێکە وەک ئەڵێ خەضعت رەقەبەته لله وفاضت عیناه لله چاوەکانی پڕ لە فرمێسکە بۆ خوا گەردنی کەچە بۆ خوا بۆی خوای گەورە فەرمێشی إذ تستغيثون ربكم کە ئێوە هاوارتان لە خوای پەروەردگاری خۆتان کرد فائی تەعقیبی بەدوایە یعنی یەکسەر بەدوایە فاستجاب لكم خواهي قولوا والله مئوي دايو دكتور خواهي قولوا شيء فرمي أني ممدكم بألف من الملائكة مردفين بدوايا خواهي قولوا 1000 ملائكة نار كلا لشوينك ترى قرآني بيروزا فرمي ب5000 من الملائكة ب5000 ملائكة بويا الصحابة كافر ما كمان شمشير برزا كردوا بيدم لمليك إلى كافر كان پێش ئەوەی من شمشێرەکەم بەرزکەمەوە بیوەشێنە ملی ئەپەڕیمە ینی مەلائیکەتەکە پێش من ئەکەو لە من پەڕاندنی کابرای بێ بڕوا و کابرای
تاغی و کابرای فاجر. دکتۆر کە قورئانی پیرۆز دەق و شێوازی دوعای پێغەمبەرانمان بۆ بازەکە ینی داوا و مەطلب و بەرهەم داوا ناکەن تەنها بیرخستنەوەیەکە و وەکو ئەیوب وەکو یونس پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعایەکی زۆر فەلسەفی قوڵەکە خوایە ئەگەر ئەم کۆمەڵە لە ناوچێ جارێکی تر تۆ لە سەرزەویان ناپەرستری ئەم جۆرە لە فەلسەفە قوڵە لە دوعا کە پاشتر باسی گرنگی دوعاکەین لە مەیدانەکە کە ئیمامی ئەبوبەکر چەند جا عەباکە داتەوە بە شانی پێغەمبەر و سپیای بن باڵێ بینێ بەستم ئەو جۆرە فەلسەفە قوڵەیە لە دوعاکە ئەگەر جارێکی تر ئەم کۆمەڵە لە ناوچن ئیدی خوددایە چاوەڕی پەرستنی خۆت نەبی لە سەرزەویە. طبعا فعلا قسەکەی جەنابتە ئەگەر ئێمە بە وردی سەیری دوعای پێغەمبەرانی خوا بکەین عەلەیهیمو سەلام طبعا خوای پەروەردگار باسی چیرۆکی هیچ پێغەمبەرێکی نەکردووە ئیلا باسی لاڵانەوە و پاڕانەوەی ئەو پێغەمبەرە هەکات. سبحان الله هەر کامیان ئەهێنی ئیلا باسی ئیستیعانە و ئیستیغاثە و هاوار و یەکلابوونەوەی عەبودەتی عوبودیەتە بۆ خوای پەروەردگار. پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم طبعا مەقامەکە وا ئەخوازێ یەکەم ڕوبەڕووبوونەوەیە مسلمانان کەم قوڕیش زۆر وەکو وتمان وێ فعلا پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم هەموو دوعاکانی هەمووی بە میزانە هەمووی پڕە لە حکمت بەڵام لێرە فعلا رسول الله صلى الله عليه وآله وسلم أو بيامة أجيانات كأجر لسر أم زوية مجموعيك نبن خوان يقلاي كرد بيته بو بارزقاري لو إسلاما بو بارزقاري لديني خوا بو بارزقاري لدعوة وبانقوازي بيغمبراني خوا بو بارزقاري لتوحيدي خواي پروردگار لسر زوية نا پرستريت بو پرستني رب العالمين لسر زوية وتحقيق كردني برنامجكي ومنهجكي وتوجيه وآراستكي وحكمكي وبيامكي وابستي ببوني مجموعيك وكآماد بن لبيناويا شون خوني بكن فرميس بريجن وأجر بيويستي كر روبا روب بنوا والروح خويشان بيشكش بكن وكو لو مقامك درك إلى بدر بويا بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم أم دعاء برلا حكمته برلا فلسفة هلا بجري خوايا أي پروردگار طبعا پیغمبر صلی الله علیه وسلم خو وعدی شي پێدراوەکە سەر ئەکەوێت بەڵام هەر ئیلحاح لە خوای گەورەکە ئەگەر ئەمڕۆ تۆ ئەم مەجموعەیە سەرنەخەی ئیتر تۆ لەسەر زەویان ناپەرستریت یعنی کەواتە پەرستنی تۆ بڵاوبوونەوەی دینەکەی تۆ پەیامەکەی تۆ بەسترا بەبوونی ئەم کۆمەڵە مجاهیدەوە کە ئەمڕۆ دیفاع لە دینەکەت ئەیدا بەگوێ بە شریعەتیشا کە چاوەڕێی هاتنی پێغەمبەرێکی تر نەکەن تا خەڵکی بەرەولای خوا پەرستی بانگێشت بکاتەوە. طبعا ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم خاتم الانبیا و مرسلين يعني كواتا أجر إيما لنا وبشين أمر ترخواي جورا كسي كترناني ربا بيغمبر بويا حتى صديقي أكبر كاتك لزور مواقع زور حريص بولا سر بيغمبر صلى الله عليه وسلم وتو أنا بو وأنا حريصي لسر وتودي من حريص من لسر بيغمبر صلى الله عليه وسلم أزان أجر أم بمريان بكوجيتر روشناي أسمانا كوجيتو كوتاها من بيغمبري خوايا زۆر باشەکە دکتۆر بۆچی لەم ڕۆدا مسلمانان لەگەڵ زۆری ژمارەیان و یەکسانیان تا ڕادێک لەگەڵ نەیارەکانیان بۆچی هیچ پێگە و هێزێکیان نییە کە ئەمەش بە تەواوی پێچەوانەی جەنگی بەدرە. طبعا ئەوە پرسیارێکی زۆر دقیقە. خوای پەروەردگار وعدی داوە لە قورئانی پیرۆزە وعدەکانی خۆیشی قەت خوای پەروەردگار خلاف وعد نابێت وكان حقا علينا نصر المؤمنين خوای گەورە فەرمێ مافێکە لەسەر ئێمە کە سەرکەوتن بە مسلمانان بەخش بەڵام نصر المؤمنين سەرکەوتنی کێ ئەهلی ئیمان بەڕاستی ئێمە لەم کاتاکە بە هەزارەها و ملیۆنەها ئەوەنەی ژمارەی مسلمانانی بەدر ئەبین هەموو وەسیلەیەکیش تا حەدەی لە بەندەستمانایە بەڵام ئێمە ئەبێ ئەوە بزانین کە فەلسەفەی سەرکەوتن و فەلسەفەی نەسر و سەرکەوتن وابەستە نییە بە زۆری و کەمیەوە بەتایبەت ئەو نەسڕی کە لەلایەن خوای پەروەردگارەوە دێت خوای گەورە فەرمێ وما النصر إلا من عند الله نصر إلا لەلایەن خوای پەروەردگار و بڕیاری لەسەر ئەدرێ إلا ئەبێ رب العالمین بڕیار بە نەسری سەرکەوتن بە کەسێک ببەخشێت بمەجموعەیەک کەواتە ئێمە ئەهلی ئیمان ئەبێ بزانین کە زۆرمان ماوە بگەینە ئەو پایە و مەقامە ئەین ئێمە ئەگەر بگەینە ئەو پایە و مەقامەی ئیمان و ئیسلامەتی إلا نصری خوای پەروەردگار وەکو فای تعقیبەکەی جەنگی بەدر بە دوایە دێ إذ تستغيثون ربكم فاستجاب لكم فعلم ما في قلوبهم فأنزل السكينة عليهم كخواي قولوا زاني أوانا تشير ضليانايا لإيمان ولا تقوى ولا خو يقلا كرنو بو خوا ولا
تەوەکولی تەواو لەسەر رب العالمین و لە علاقەی پتە و لە ذیکر و یادی خوای پەروەردگار إلا خوای پەروەردگاریش سەری خستن کەواتە ئێمە ماومانە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحە کە لە خوای پەروەردگارەوە ئەیگەڕێتەوە ئەفەرمێ عەبد کاتێک کە زۆر لە خوای گەورە نزیک ئەبێتەوە خوای گەورە خۆی ئەفەرمێ ئەگەر بستێک بەرەو ڕوون بێ من باڵێک بەرەو ڕووی دێم ئەگەر بەڕێوە ڕۆشتنی ئاسایی بێت من بە هەروەلە بەرەو ڕووی ئەڕۆ جا خوای گەورە فەرمێ حتا ئەگاتە ئەو مەقامەی کە من خۆشم ئەوێ ئەگەر خۆشم ویست كنت سمعه الذي يسمع به وبصره الذي يبصر به ويده التي يبطش بها ورجله التي يمشي عليها أبما تشاوي أبما جويشكي أبما دستي أبما قاتي كبي أروى واتب توجيه خواهي پروردگار أروى إن جا خواهي قرر فرمي ولئن سألني لأعطينه ولئن استعاذني لأعيذنه أقل برسيارم اللي بكات داوشتك من اللي بكات رأي دمي أقل پنام بيا بقرر لشتك پناه دم إذن كواتن نصري خواهي پروردگار حاضرة حاضر وبازر بو أهل إيمان بلان خوای پەروەردگار ئێوە مسلمانان گەنە ئەو مەقامەی کە وەڵامیان باتەوە ئێمە جارە ماومانە ئەوە یەک خاڵێکی تریژە بێ ئەوەشمان لەبیر نەچێ تا لە ئیسلامەتی و دینداری خۆمانە بەڕاستی نەکەوینە شک و گومان بڵێن بۆچی نەسری خوای گەورەمان بۆ نەهات جاری وایە رب العالمین نەسریش دوا ئەخات نەسرێک بڕیاری دا بۆ ئەهل ئیمان بەڵام لەبەر حکمتێک لیەبلوە بەعضەکم ببعض بۆ نمونە بۆی هەندێکتان تاقیکاتەوە رب العالمین جاری وایە نەسر و سەرکەوتنی خۆی دوا ئەخا جا ئێمە بەڕاستی ئەمڕۆ مسلمانان هەردوو لە هەردوو جەمسەرەکە بەڕاستی حاڵەتەکەمان بەسەرا جێبەجێ بێ هەم زۆرمان ماوە بگەین ئەو پلە و مەقامەکە خوای گەورە نەسرەکانی خۆی و وعدەکان و بەڵێنەکانی خۆیمان بۆ تحقیقکە هەم لەوانەیە رب العالمین بشێوێ ئیشێکی بە مسلمانان هەبێ نەسر و سەرکەوتنی خۆی دوا ئەخابوویان لەبەر ئیشێک لەبەر حکمتێک کە خۆی ئەیەوێت بەڵێ دکتۆر لە ئێستادا کاتێک کە دیلی سوپایەک بەرامبەر بە سوپایەکی ترەکەوێتە دەست سوپای ڕزگارکار یا ئەیکوژێ یا سوکایەتی پێکە یان کۆمەڵێ بەڵگەی مخابراتیانی لێ سنیا لە بەرامبەر دیلی خۆی یان لە بەرامبەر بڕێ پارەی زۆرە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 1400 ساڵ بەر لە ئێستا هەفتا دیل ئازادەکە لە پێناو لە بەرامبەر فێرکردنی منداڵە کۆچەری و پشتیوانەکان بە زانست و زانیاری ئەمە چه پێگە و گەورەی و بایەخێکی پێغەمبەری و ئیسلامە بە زانستی پیرۆز و وەلەو کاتە حەساسەشا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێویستی بە بنیادانی دەوڵەتێکە کە زانست ڕۆشنکەرەوە و بنیادنەری بێ بەڵێ فعلا بەدر ئەتوانین بڵێن پەیامی بەدر پەیامی علمە پەیامی زانستە پەیامی مرۆڤ دۆستیە پەیامی مرۆڤ دۆستیە جا تۆ هەر لە سەرەتای ئەوەوە کە ئەو دیلانە ئەگیرێن تعاملی پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم لەگەڵیانە چۆنیە کە لەوە پێش ئەو شەڕە گەورانەی کە لە نێوان جەزیرەی عەرەبی و ڕۆم و فورسەکان لە بن نێوان خۆیان ڕوویەدا هیچ بەو جۆرە تعامل نەکراوە لەگەڵ دیلە ئەسڵەن دیل یەکسەر کراوە بە کۆیلە و سوکایەتی پێکراوە بە هەموو جۆرێک ئازاردراوە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئیبداعێکی زۆر تازە ئێهێنێتە پێشەوە پەیامێکی زۆر گەورە بە مرۆڤایەتیەدا هەمووکو تعاملی نەرمونیان و جوان و ئەو پەڕی لووتکەی ڕەوشت و نەرمونیانی و بەرزی و مرۆڤ دۆستی لەگەڵ دیلەکانە هەمووکو ئەم پەیامە کە لە ئێوە لە ڕێ ئەم دیلانەوە بگات کە ئەویش پەیامی زانست دۆستیە فعلەن بەڕاستی ئەمە مامۆستا ڕیاض ئەوەندە ڕوونە پەیامەکەی پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم پێم وایە پێویست ناکات ڕوونتری بکەینەوە ئەوەندە ڕوونە یعنی دینی خوای پەروەردگار بە معنای وشە احتیمامی بە زانست و بە خوێندن داوە ئێمە بەسە بۆ ئەم دینە کە کتابەکەمان ناوی قورئانە قورئان چی یانیشی قورئان قەرە یەقرە قورئانە مەصدەرە خوێندیەوە دەیخوێنێتەوە خوێندنەوە قورئان خوێندنەوە خوای گەورە آخر پەیامی خۆی کە ناوی لێ ناوە بەچی ناوی لێ ناوە نا ئیسمی عەلەمی منهەجەکەی خوای گەورە چی قورئان یەکەم وشەشی ئیقرایە یەکەم وشەی ئیقرایە بەڵام بەداخەوە ئومەت ئیقرا لا تەقرا وەکو ئەڵێن ئومەتی خوێندنەوە ناخوێنێتەوە بەڵێ فعلا گەورەترین پەیامی مرۆڤ دۆستی و زانست دۆستی بوو کە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێشکەشی مرۆڤایەتی کرد زۆر باشە کاکتۆر یادکردنەوەی جەنگی بەدر و هەروەها باسکردنی چه حکمت و باسکردن لە حکمت و ئەنجامەکەی چه گرنگێکی بۆ ئەمڕۆی ئێمە تێدا گرنگی زۆرە هەر شتێک لە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە تۆماری کرد کەواتە زۆر گرنگە بۆ مسلمانان ئێستا هەندێک ڕووداو بووە رب العالمین لە قورئانە تۆماری نەکردووە بەڵام خوای پەروەردگار بە دوای ئەم واقعا کە ڕووی داوە یەک بە یەک
هەنگاو بە هەنگاوی لە قورئانەکەی خۆیان تۆمار ئەکا ئەو پەڕی گرنگیە ئەمە کەواتە ئەی ئەهلی ئیمان ئێوە ئیستیفادە لێ بکەن بزانە ینی خوای پەروەردگار وەکو لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد رب العالمین زوو بە مسلمانان فەرمێ إذ أنتم بالعدوة الدنيا إذ تستغيثون ربكم بیرکەنەوە کاتێک کە ئێوە لەو جێگایە بوون بیرکەنەوە کاتێک کە هاوارتان لە خوای پەروەردگارە کرد بیرکەنەوە کاتێک کە ئێوە خۆتان بەکەم ئەزانی بیرکەنەوە کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دوعای کرد بیرکەنەوە کاتێک کە تەئیدی مەلایکەتان بۆ هات بیرکەنەوە کاتێک کە لە ئاسمانەوە خوای پەروەردگار یەک لە دوای یەک 5000 مەلایکەی بۆ ناردن بیرکەنەوە إلى آخره کەواتە مسلمانان ئەمڕۆ بە هەموو سیرەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم گرنگە بۆ مسلمانان بەڵام لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کە ئەو ڕۆژەیە کە گەورەترین ڕوبەڕووبوونەوەی حاسم لە بینی کوفر ئیمانە ڕوویدا زۆر گرنگترە ئەمڕۆ بۆ ئێمە پەیامی بەدر ئەوەیە کە بزانین ئێمە دینەکەمان پەیامەکەمان پەیامێکە بۆ گشت مرۆڤایەتیە بۆ هەموو جیهانە قل إني رسول الله إليكم جميعا رحمة للعالمين پیغمبر صلى الله عليه وآله وسلم أو يك دو إما أمرو أبي زور باش بزانين كا بلا لروجاري كاين كمي عدة وكمي عدة بلا لروجاري كاين كأمرو بس مسلمان كيانينية بس مسلمان وجودينية بس مسلمان قوتينية زور بداخل بلكو ببيتشوانوا مسلمان لهمو كنو خوش منيك أو زويا آزار أدرين وأشو سين رينوا بەڵام ئێمە ئەبێ ئەوە بزانین کە ئەگەر ئێمە خۆمان یەکلای کردەوە بۆ خوای پەروەردگار گەڕاینەوە بۆ لای خوای پەروەردگار علاقەی خۆمان لەگەڵ رب العالمین لەگەڵ ئاسمانە چاکرد دڵنیابین کە خوای پەروەردگار لەم زەلیلی و زەبوونی و بێقەوارەیی و بێکیانی و بێدەوڵەتی و بێحکومەتی و بێشەوکەتیە خوای پەروەردگار نەجاتمانە دکتۆر زۆر جار کابرا دەبێتە سەرۆکی حیزب یا سەرۆکی وڵاتە ئیتر ئەژنەکەشی بمرێ هەر لەوەجێ دوو ساڵەگە بیریشی بکاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگاتە لووتکەی سەرۆکایەتی دەوڵەتی مەدینە سەرکەوتنی بەدریش یەکێکە لە پاڵنەرە معنەویەکانی پێغەمبەری خوا یەکێک لە دیلەکان مێردی یەکێک لە کچەکانی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کچەکەشی بە ملوانکەیەکی خاتو خەدیجەوە کە نزیکەی 20 ساڵ بەلەوە کۆچی دوایی کردووە دەینێرێ بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر وەفادارە بێ بۆ خەدیجە و ڕێزێکی زۆریش لە کچەکە یەکدای مەبەستم پێگەی ژنە بە تایبەت وەفاداری پێغەمبەری خوا بۆ کچەکەی و بۆ خێزانەکەی لە جەنگی بەدردا زۆر جوانە بیری شتێکی زۆر جوانە هێنامەوە بەڕاستی زاوای پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خوشکەسایی خەدیجە بوو ناوی ئەبو العاص بن ڕەبیع بوو کوڕێکی زۆر بەڕێز بوو ئەم کوڕە تاوان ئەهل ئیمان نەبوو پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر داوایشی لێ ئەکا و زەینەبی کچیشی مێردی زەینەبی کچی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر داوای لێ کە ئیمان بێنە بەڵام ئیمان ناهێنێ بە زۆر کە ئەهێنرێ بۆ جەنگەکە کە طبعا خەڵکیان بە زۆر ئەهێنا لەوێ بەدیل ئەگیرێ يعني تو تصور كان سبحان الله پێغەمبەر صلی الله علیه وسلم سەرۆکی دەوڵەتێکە و ڕەحمەتە للعالمین طبعا ئەو دیلانە یام لە مقابلی وەکو وتمان خوێندنە بەرئەدران یام لە مقابلی ئەوەی کە پارەیەک بدەن بە مسلمانان بۆ ئەوەی کە وەکو فیدیە ڕزگاریان بێت ئەبو العاص کوڕی ڕەبیع طبعا خێزانەکەی کە کچی پێغەمبەر صلی الله علیه وسلم زەینەب هەندێک پارەی هەیە و لەگەڵ ئەو ملوانکەیە ئەینێرە بۆ ئەوەی کە مێردەکەی نەجاتی ببێت طبعا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ کاتێکە کە شتەکانیان هێنا ئەو زەرفەی کە کردەوە سێرەکە پارەی هی زەینەب و ملوانکەکەی بینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ فەئەضەت عەیناه رسول الله صلی الله عليه و آله وسلم دەستی کرد بە گریان بیری ئەو ڕۆژگارانەی کەوتەوە کە ئەم ملوانکەیە هی دایکی ئیمانداران بوو هی خەدیجە بوو کاتێکە زەینەب زەواج ئەکا دایکی ئیمانداران ئەم ملوانکەی ئەکا بە هەدیە و ئەیبا بۆ کچەکەی کە تازە بووکە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەو واقعە لەو وەزعە بە بینینی ملوانکەکە ذکریاتی خەدیجەی طبعا بەیاد ئەکەوێتەوە طبعا کە خۆشەویستان ئینسان کائینێکە هەندێک شت ذکریا لە لای دروست ئەکات لەبیر ناکرێ جاری وا هەیە بۆنێک ذکریاتی واقعێک لە مێشکی توا دروست ئەکا کە ئەو بۆنە ببیستیتەوە دوای 100 ساڵی تریش تۆ واقع ئەکەوێتەوە یاد جاری وا هەیە قسەیەک جاری وایە حەڕەکەیەک
شوێنێک جاری وایە جێگایەک شوێنێک کە ئەچیتەوە ئەو جێگە یەکسەر زیکریات دێتەوە یادت. پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم وەکو ئینسانێک وەکو مرۆڤێک عاتیفەی هەیە بە بینینی ئەم ملوانکەیە یەک دنیا یادگاری خەدیجە ئێتەوە یادی، یادگاری سەرەتای زەواج و سەرەتای بەشودانی کچ و خۆشەویستی خەدیجە و دایکی مانداران بۆی ئێتەوە یادی. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم مسلمانان کۆ ئەکاتەوە، داوایان لێ یەکە ئەڵێ من داواتان لێ یەکەم زەینەبی کچم بە دیلەکەی بۆ بنێرینەوە بەس ئەم ملوانکەیشی بۆ بنێرینەوە. جاسیر کە بزانە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم بۆ شتێکی ئاوها خۆی بە دیکتاتۆرانە ناڕوا بڕیار بات بڵێ کچی خۆمە و زاوای خۆمە، مەشوەرەت بە مسلمانانەکە. فعلا ئەم واقعەیە شایستەی ئەوەیە کە ئێمە هەڵوێستەی لەسەرکەین، شایستەی ئەوەیە کە بزانین پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم چۆن فێرمان ئەکا خاوەنی وەفا بین بەرامبەر بە ماڵ و مناڵی خۆمان، خاوەنی وەفا بین بەرامبەر بە خێزانەکانمان، بە تایبەت خێزانێکی وەکو کێ خێزانێکی وەکو دایکی ئیمانداران وەکو خەدیجە هەزار سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ. فعلا ئەمە پەیامی وەفایە کە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم لەم دەلاقەیە و ئەیگەیەنێت بە مرۆڤایەتی دایک و باوکم بە قوربانی بێت ڕەحمەتە للعالەمینە بەڕاستی لە هەموو بوارە لە بوارەکانی ژیان. زۆر باشە کاک دکتۆر، لەم ڕۆژەدا کە هەفتەی ڕەمەزان و هاوکاتیاتی جەنگی بەدرە بەڕێزت دواوتە چییە؟ وەڵاهی من دواوتەم ئەوەیە کە تەنها ئەوە ئەڵێم ئێمە وەکو فەرد وەکو کۆمەڵ و وەکو کۆمەڵگایش ئەگەر ئەمانەوێ لەو دنیاە خوای پەروەردگار گەورەمان کات، سەرمان خات، پشتمان بێت، سەنەدمان بێت، پشتیوانمان بێت، کارەکانمان بۆ ئاسان کات، تەنگ و چەڵەمەکانی ژیانمان لە بەردەما بتوێنێتەوە، لەمپەرەکان و بەڵ لەمپەرە زەخمەکان کە دروست کراوە لە بەردەم حەیاتمانە لای ببا تەختی کات، تاکە زەمانی سەرکەوتن بەسەر ئەمانە هەر هەمووی باشترکردن و چاکترکردن و پتەوکردنی پەیوەندی خۆمانە لەگەڵ خوای پەروەردگار. هەر کەسێک پەیوەندی خۆی لەگەڵ خوا چاکە ئیلا ئەو پەیوەندیە بە دوایە ڕەحەمات و بەزەیی و میهرەبانی خوای پەروەردگار وەک گلێزمە بارانی باران ئەڕژە بەسەریا. ئەوەش لە بەدرا دەرەکەوێت وەکوتم إذ تستغيثون ربكم فاستجاب لكم. ئێوە کە هاوارتان لە پەروەردگاری خۆتان کرد خوای گەورە وەڵامی ئێوەی دایەوە و نەسری پێبەخشین و تەمکین و عیزەتی پێبەخشین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هەورامانگەچێنەی دکتۆرا لە زانستی فەرمەندۆ میوانی تەوەریەکەی بەرنامەی پەیامی ڕۆژ بووی. سپاس بۆ ئامادەبوون و بەڵێ بەڕێزان پەیامنێرمان سامان فەتاح ڤیدیۆکی بۆ ئامادەکردوین کە دیمەنی بەربانگ و هەروەها وانەی شەرعی هەندێک فەقێ لە خانەقای بیارە فەرموون پێکەوە بینەری بین. ڕۆژانەی مەلێرا کە دوا پاشە و پاشەوەکەین دوای دەزەکرێ بە خەتمە زیکرێکە کە لە حوجەکانی ترا ئەکرێ بەڵام وەکو بیارە نا لێرە بەردەوام بە ڕۆژانە هەموو ڕۆژ ئەکرێ نەک بڵێ لە ڕەمەزانە لە ڕەمەزان و غێر ڕەمەزانیشە ئەکرێ بەردەوامی خەتمەکە ئەکرێ تا نەکرێت تاکو ڕۆژ هەڵەیە خەتمەکە بەردەوامە دووە غێر ڕەمەزان بێت فەقەکان هەڵەسن نانەخوێت دوان نانخواردن دەزەکرێ بە ساعی تاوەکو نی ساعت پێش بانگی نیوەڕۆتە لەو مینایوا دەرزە خوێنەیوا دەست حازرەکە بۆ دوانی ڕۆوە تاکە مامۆستای خۆی بانگەکە. مولاي صل
تقریبا ڕۆژانە لێرە 40-50 فەقیهەیەکین هەموو ڕۆژێ نان و خواردنی تایبەتیمان هەیە قاعدەی حوجرە وای ئەمە قورئان لەبەرکەین ئێستا ئێمە یەکەم جار هاتوین 70 منجیل لەبەرەکەین 70 منجیات قورئان لەبەر یەکەین لە خانەقا لەخوا بەزیاد بێ ئێمە بەیانیان و ئێواران خواردنی کەمتر لە 70 نەفەر ئامادە ناکەین یعنی بە زیادەوە لە 70 نەفەر خواردنی بۆ ئامادەکرێ جیاوازەیەکی تریش هەیە کە زۆربەی خەڵکەکان کە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە ڕوومان تێیەکەن ڕووەکەنە مەدرسە و خانەقای بیارە بۆ ئەوەیە کە خانەقا خزمەتێکی تایبەتی بۆ ئەو کەسانە ئەگا کە ڕووی تێیەکەن و ئەو فەقیانی خۆمان کە لێرەن ئەندازەی تا 50 فەقەیەکمان خۆی هەیە بە سابتی و ئەندازەی 40 فەقەیەشمان فەقێ و مەلان بازێکیان مێزەرە بەسەرن لە یەکی ڕەمەزانەوە ڕوای کردوتە ئێمە بە نیازی ئەوەن کە تا جەژن لێرە بمێنەوە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر بەڕێزان خۆشەویستانم لەگەڵتانین بۆ پێشکەشکردن و قسەکردن لەسەر تەوەری دووەمی بەرنامەکەمان کە بریتە لە پەروەردەکردنی مناڵ لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە بێگومان هەریەکە لە ئێمە من وەکو خۆم تا ئێستاش ناوی شەولەبان و نازان بە هەورامی ئایشە دەڵەگۆشێ و خێ و دێ و ئەم شتانە لە خەیاڵما دەرنەچوون ینی بەڕاستی کە منداڵ بەجۆی لە جۆرەکان کە لە مناڵیە بە ترساندنی بە حەمام و بە پشیلە و بە دکتۆر و بە نازانم خەتەنەکردن و کۆمەڵێک لەم شتانە کە دەکرێت ئەمە کاریگەریەکی زۆر سلبی لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە لەسەر منداڵ جێدەیڵ یا شکاندن و بریندارکردنی هەستی منداڵ لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە چاوی ڕێسەیر نەکردنی بەهرە و تواناکانی لە مەکتەبە لە کۆڵان بێ لە یاری و شتەکانیان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم تەوەرە کە بەڕاستی منداڵی هەر لە سەرەتاوە تۆ دەتوانین لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە مناڵێکی ساغ و تەندروست و جوان ئاراستەکرا پەروەردە بکەی میوانداری زۆر بەڕێز دکتۆر قادر حوسێن پسپۆڕی دەروونزانیمان کردو دکتۆریان زۆر بەخێر بێ سواز بۆ ئامادە سواز بۆ ئێوە سواز بۆ بینەرانی خۆشی کات زۆر ڕێزگرتنی منداڵ چەندە گرنگە بۆ پەروەردەکردنی ئەو مناڵە کە قسەی جوان و شیاو بکات بەڵێ طبعا ئینسان هەر خۆی بەگشتی بە شێوەیەکی عام ئینسان و مرۆڤ قابلی ڕێزەوە مناڵ لەواشت پێویستی بەوە هەبێت ڕێزی زیاتر لێبژیرێت لەبەرەوەی کە هەم تۆ کە ڕێزت لە مناڵ گرت ئەزانیت مناڵ چیەوێت و ئەزانیت مناڵ پێویستە چی بکات و ئەزانیت مناڵ پێویستە چۆن معامەلی لەگەڵا بکرێت لە هەمان کاتدا تۆ لە ڕێگەی ڕێزگرتنی مناڵەوە ئەتوانی مناڵ فێری ئەوە بکەیت کە هەم ڕێزی خۆی و ڕێزی توانەکانی بگرێت طبعا ڕێزگرتنی مناڵ یاخود ئەوەی کە ضرورە لە ژیانی مناڵایەک لەو شتانی کە زۆر پێویستە ئەوەیە کە مناڵ کۆمەڵک تاقە و توانای هەیە کۆمەڵک وزەی هەیە باشە ئەم وزە و تاقە و توانایانە ڕێزگرتنی ئەو وزە و تاقە و توانای مناڵ ئەوەیە کە تا ڕادێ و تا ئەو شوێنەی کە زەرەر لە خۆی یا لە کەسانی چواردەوری خۆی یا دوازی لێبێنی تعبیر و گزارش لەوە بکات کە لە ناخیا هەیە لەوە بکات کە لە عەقڵ و بیرکردنەوەیە هەیە لەوە بکات کە وەکو وزەیەکی جەستەیی لە چیان و جەستەی ئەوە یەت و ئەچێت و ڕێزگرتنی مناڵ ئەوەیە کە ئێمە مناڵ بە معنای کەلیمە بناسین بیناسین و مافی خۆی بینێ ڕێزگرتنی مناڵ بریتە لەوەی کە مناڵ لە مەکانەت و لە شوێن و لە پلەپایی خۆیان دابنرێت ئەیتر ئەم ڕێزە ئەگەر لە مەکتەبا بێت یاخود لە ماڵەوە وەکوتم ڕێزگرتن ئەکرێت دەرفەتێک بۆ مناڵ بڕەخسێنێت ئەکرێت هێزێک تین و تاوێک با بە مناڵ و ئەکرێت دەرفەتێک بۆ مناڵ بڕەخسێنێت بۆ ئەوەی کە بزانێت چییە کاتۆ بزانێت بە چه ئاراسەیە کاڕوە بڵێ
کار دکتۆر پاداشکردنی مناڵ گرنگەکەی چۆنە لە کات لە بەرامبەر کارە باشەکانی بۆ نمونە منداڵێک کارێکی باش ئەنجام مەدات تۆ دەستخۆشیکی لێەکەی یان پاداشتێکیەکەی ئەمە تا چەند گرنگە بۆ ئەو منداڵە طبعا پامەسەلەی پاداش و سزایەکێکن لە هۆکارەکانی تربێتدان و پەروەردەکردنی مناڵ هەر بە درێژایی مێژوو بە درێژایی تاریخی بەشەریەکێک لەو شتانەی کە مرۆڤ بۆ تربیەکردن و وەک هۆکارێکی پەروەردەی بەکاری هێناوە بریتی بۆ لە پاداشکردنی مرۆڤ. طبعا پاداش دوو جۆرە، ئێمە پاداشێکمان هەیە پاداشی مادی پێوترێت ئەو پاداشێکمان هەیە پاداشی معنەوی پێوترێت. پاداشی مادی بریتە لە هەر شتێک کە ئەدرێت بە مناڵی ئەدرێ بە مرۆڤێک لە مقابلی سلوکێکی باش و ئیجابیا کایکات. کاتێک کە ئێمە مناڵێکە بینین هەڵەسێت بە پاکردنەوەی یا تەرتیبکردنی ژوورەکەی، کاتێک کە مناڵە بینین یارمەتی کەسێکەکە کە پێویستی بەتوانایە، کاتێک کە مناڵەکە بینین کە لە ئیش و کاری ڕۆژانەیە ئەگەر کوڕبێت ئەگەر کچ بێت یارمەتی دایکی و یارمەتی باوکی یادیا، کاتێک کە مناڵە بینیت جۆرایەڵی دایکە یا جۆرایەڵی گەورەکانە، کاتێک کە مناڵە بینیت بە شێوەیەک لە شێوەکان هەوڵیات کردە و کۆشی هەیە سعیەکات بەبێ ئەوەی تۆ ببینیت. ئەمانە یاخودکە وەکوتم کۆمەڵک سلوکی ئیجابی هەیە وەکو هاریکاریکردنی ئەوانی کە وەکو خۆشەویستی ئەوانی کە وەکو دەست درێژکردن بۆ ئەوانی کە وەکو یارمەتیدانی ئەوانی کە ئەمانە کۆمەڵک سلوکی حتا نەگەوە ئەمە جاری وایە لە ئەساسەوە بۆ نمونە مناڵ کاتێک کە فێری وشەی یەکەمە بێت باشە بۆ ئەوەی کە سەر لە نوێ ئەو شەیە بەکاربێنێتەوە جارێکی کە بیڵێتەوە جۆرێک لە پاداشەی نێکرێ و پاداشە وەکوتم پاداشێکی مادی بێت یەکسەر دایکەکە لە مقابلی ئەوە شیرەکەی بخاتە دەمی وە مناڵەکە لێەوە تێگەێنێت ئەمەی کەوترا لە جێگەی خۆیان بووم بەسی شێتی جارێکی ئەو سلوک و ڕەفتارە دووبارە بکاتەوە جاری وایە ئەکرێت ئەو پاداشە شێوەیەکی معنەوی وەربکرێت لە شێوەی زەردەخەنەی دایکە زەردەخەنەی باوکەوە ئەکرێت لە شێوەی دەسەواژەیەکی باشە بێت وەکو ئەوی کە جەناب دوتێ ئافرین دەستخۆش زۆر باشە. طبعا یەکێک لە هۆکارەکان و یەکێک لە میکانیزمەکانی تەقویەکردن و جێگیرکردنی سلوک و ڕەفتاری باش لای مناڵ بریتە لە پاداشکردنی ترە و پاداشاگەر پاداشێکی ئیجابی بێت وەکو باسمان کە یاخود پاداشێکی سلبی بێت. بەنسبەت پاداشەوە ئەکرێت وەکوتم جێگەی خۆی لە جێگیرکردنی سلوک و ڕەفتارەکانی ئینسانە بەگشتی و حتا ئینسان مرۆڤی گەورە ینی تەسەورکەن مرۆڤە گەورەکان کاتێک لە دائیرەیەکە مۆزەفن، کاتێک لە شوێنێکە کارمەندن، کاتێک کە ئیشێکی زیاکەن جاری وایە ئەوەی کە ئەیان درێتە تەنها وەرەقەیەکە شکر و تەقدیرێکە بەڵام بۆ تەقدیرە بەڵێ ئەتوانێت کاریگەری خۆی لەسەر عەفوەن سلوکی ئەو ئینسانەدانیەوە بیکا بۆ مۆزەفێکی مخلصر لەوەی کە پێشووتر هەبووە. لە ڕووی دەرونیەوە ترساندنی منداڵ یان سزادانی منداڵ بەو دەستەواژانی کە لە پێشەکە ئەماژەم پێکرد زۆر جا دایک و باوکی ئێمە بە کۆمەڵێک گیاندار یان بە بردنە حەمامی منداڵەکە یا بە دکتۆر یا بە پشیلە بە کۆمەڵێ شت منداڵە ترسێنن. ئەمە چ کاریگەریە لەسەر دەرونی منداڵ جێڵێ بە درێژایی تەمەنی لە کاتی گەورەبوونیشدا. بەڵێ ئازانی خۆی ترس حاڵەتێکی تەبیعیەوە یەکێکە لەو هەڵچوون و ئینفعالانەی کە لای مرۆڤ هەیە و بۆ هەنێ شوێن ضرورە، یعنی ئێمە وەکو مرۆڤ ترسان بە شێوەیەکی گشتی و مناڵیش وەک میکانیزمێ بۆ دوورکەوتنەوە لەو سەرچاوانی کە سەرچاوی مەترسی لەو سەرچاوانی کە سەرچاوی مەترسین لەسەر ئینسانەکە مەسەن مرۆڤ ئەگەر لە حیوانیشی دەڕندە نەترسێت ئەگەر مناڵ بیا گەورە خەتەرە بەڕاستی لە مارێک نەترسێت کێشەیە، ئەگەر لە سیارەیە کاتێک ئەپەڕێتەوە لە جادەیەک لە سیارە نەترسێت کاتێک لەملاو لەولایەوە تێپەڕن کێشەیە. ترس لە شتێکی معقول، ترس لە شتێکە شایانی ئەوە بێ ئێمە لی بترسین، ترس لە شتێک کە زەرەری بۆ سەر لایانی دەرونی و لایانی نەفسیمان هەیەوە ئازاری جەستەییمان پێگەین معقول و شتێکی ڕێپێدرا و ئاساییە. بەڵام ئەوەی کە جەنابەت لە پێشەکەیە باست کرد لە ئەسڵا ئەمانە هەنێک ئوسلوبی هەڵەن کە لە تەربیەی خۆمان و لە هەموو دنیاە بەکارێنێت. شەرت نییە تەنها لە سەقافەت و کەلتوری ئێمە ئەو شتانە وجودیان هەبێت لە هەموو دنیاە بە درێژایی مێژوو ئێستاشی لەگەڵا بێت لە وڵاتە پێشکەوتوەکانە و لە وڵاتە دواکەوتوەکانە و لەواتێت ڕێژەکەی لای خۆمان زیاتر بێت و بە نسبەیەکی زیاتر بەکاربێنێت. ئەم ئوسلوبانە بۆ تەربیەکردن و یا با بڵێن ئەوەی کە بۆ جۆرێک لە زەبتکردنی مناڵ کۆنتترۆلکردنی مناڵ بەکارهێنرێن، بەڵام بەڕاستی ئەمانە ئوسلوبی ناعلمین، ئوسلوبی نازانستین و ئوسلوبی ناپروەردەین و لە نەتیجە پێچێت ئەو مناڵە بە هەموو تەمەنی جۆرێک لە ترس لە ناخیا دروست بێت و هەر کاتێک ئەو شێ هەر کاتێک ئەو مووقیف و بارودۆخانی لێ بێتە پێشەوە مەسەڵەن ئێمە جاری وایە ئینسان لەواتێت لە مناڵیا بە دکتۆر بترسێنین، ئەم ئینسانە لەواتێت بە هەموو تەمەنی تەنانە دەگەل لە 40 ساڵیش بچێتە ژووری عملیاتەوە کاتێکە باسی دکتۆری لاکرێ باسی عیادە لاکرێ و ترسێکی ناتەبیعی و دۆخێکی ناتەبیعی لە ترس یەخەی پێگرێ. لەبەرەوە ترس شتێکە ئەکرێت بە مەدای زەمان لەگەڵ ئینسانە بمێنێتەوە. ئەو ئوسلوب و شێوازانی کە تۆ باست کرد هیچی ئوسلوبی علمی نین.
دایک و باوک بەڕاستی لە نەتیجەی نەبوونی بەدیلی ترا پەنا بۆ ئەوە بات کە بە مامۆساکەی بیترسێنێ مەسەن ئێمە یەکێک لەو جۆرە ترسانی کامانە ترسە لە قوتابخانەیە لە بیدایەتا کە مناڵە چێتە قوتابخانەیە چێتە ڕەوزە ئەم ترسە بەشێکی ناڵم هەمووی بەڵام بەشێکی لە چیەوە هاتووە ڕۆژانە خوشک و براگەورەکەی کە چوونەتەوە توانە مامۆساوا لێمانەیە مامۆساوا ئیهانەمانەکەیە حتا لەوە چ دایک و باوکەکە خۆی هەنێجار مناڵەکەی بە مامۆسا ترسانە بێت ئەم ترسە تعمیمە بێ لای ئینسانە کاتێک ئەچێت دەرگای مەکتەبە کرێتەوە مناڵە داخل بە قوتابخانە بێت ئەو ترسەی کە پێشووتر یا ئەو حاڵەتی کە پێشووتر لە نەتیجەی ترسانیا لەوشەی مامۆسا بووی دروستبووە لێرە سەر لە نوێ هەڵەیاتەوە کەواتە ئێمە وەکوتم ئەوانی کە جەنابەت باسێکە دایک کاتێک کە ئەوێ مناڵەکەی بکاتە خەو لەوە چێت یەکێک لەو ئوسلوبە ناعیلمیانەی کە بەکارێنەدەوەی جەنابەت وتەیە شەولەبانی وە بانکایە هەر شیشی تری لەو شتانی کە بە بۆچوونی ئەو کە لەوا چێ دوانە بێت لەوا هەر لە ئەسا لەوا چێت ئەو بەکارهێنانی ئەو شانە خۆیان لە خۆیانە ببنە هۆی خەوزڕان لای مناڵەکە تاسەش لەو شەولەبانە دەترسم دوگا پیانە هەر لە عینەن حاڵەتە دایکەکە من بە سێوتی مناڵەکە بخەوێت بەڵام بە شتێکی خوێنکایی ترسێنێ ئەو ترسە حاڵەتێکی دەرونی ناتەبیعی لا دروستەکە لەوا چێت لە باکەوێ بخەوێت خەوی لێ بزڕێشتانە من موچەکە بە لەشمایە وەگەوەی کە ڕاز باسی کرد پێشتر کە ئێمە بە مناڵی بۆ شتانە ترسێنراوین کە ئێستش ئەو ترسە لە خودی ئێمە یابوونی هەیە کەواتەکە دکتۆر لە ئێستادا دایکان و باوکان چ ڕێگایە بگرنە بەر بۆ نمونە منداڵێک دەرسەکەی ناخوێنێت یان منداڵێک ناخەوێت ئەبێت دایک و باوک چی بکەن بە چ ڕێگایەکی بێت چونکە ئەو ڕێگای ئێمە بەڕاستی ڕێگایەکی زۆر هەڵە بووە جێگرەوەی ئەو ڕێگا هەڵەیە جێگرەوە چیە خۆی جێگرەوە بەڕاستی جێگرەوە بە شتێک نییە ئێمە لە دەقە و سعاتا فێری بین ئەکرێت جێگرەوە گەر دایک بە دوایە بگەڕێت بەڕاستی ئەکرێت جێگرەوە هەبێت هەر لە زمانی کۆنا و لە سەردەمی کۆنا ئەوەی کە باسەکرێت مناڵ هەبووە لەواچێت دایک هەبوو مناڵەکەی بە ئەو شتانە ترسانەوە بەڵام دایکی دراوسی مناڵەکەی لای بۆ مناڵەکە کردوەوە هەر بەدیلی با بڵێن ترسان بەو شتانە ئەکرێت یەشێکیان مناڵم لای خۆی ئاساییە دایکی ئەمە حوسڵەی نییە بۆ نمونە دایک و باوکی ئێمە هەر لە ئەسڵا ئێمە نەمان کردەوە پیشەی خۆمان کاتێک کە مناڵە خەوێت یەکەم بەرنامەی بۆ دانین کاتی خەوی بۆ دانین کە کاتیشمان بۆ دانەنە لێ نەبووری نەبێ بچێتە جێ خۆی دووهەمیش بڕۆین لەگەڵدا مەسەلەن ناکرێت تۆ بە تەمابی مناڵەکە سعات 9 شەو بخەوێ بتوێ ئەمە بە یەک شەو تەسبیتکەی لانەوە ئەکرێت حوسڵەت هەبێ لەگەڵێ باشە حوسڵەت هەبێ لەگەڵێ لەواچێت بە ساڵێک ساڵونیە 2 ساڵ ئەم جا فێر بێت و مناڵیش لەواچێت لەوان یەکەم و لە هەفتەی یەکەمان فێر بێت کەواتە وەکوتم یەکەمیان دانانی بەرنامەیە دووهەمیان مۆسیڕبوونە لەسەر بەرنامەکە سێهەمیان ئەکرێ بە مەسەن یەکێک لەو بەدیلانی کە هەیە لە هەنێک وڵاتی پێشکەوتووە لەواچە هەنە عایلەژە وڵاتی خۆمانە هایان بێ ئەوەیە کە یا خۆیان چیرۆکیان بۆ خوێنەوە دایک و باوکەکە ئەچێتە لای لە ژوورەکە بێت دڵنیا کاتەوە کە لە پاڵیایەتی چیرۆکی بۆ خوێنێتەوە یاخود مناڵەکە خۆی چیرۆکە خوێنێت و تا ئەو کاتی کە خەوی لەیەکەوێ باشە ئوسلوبی تر هەیە ئەکرێت خۆی لەوە بینێتەوە بەڕاستی پێش خەوت دەرفەت بدرێ بە مناڵ بۆ ئەوی کە وزەی خۆی بە تەواوی با بڵێن بەتاڵ کاتەوە بۆ ئەوی کاتێک کە چووە سەرجەکە بە ئاسانی بخەوێت ئوسلوبی تر هەیە مەسەرەن بە هەنێک جار بەڕاستی دەنگە دەنگ و ژاوەژاوی ناو ماڵەکەی گەورەکان هی تەلەڤیزۆنەکەی با بڵێن ئەوانی کە لەو ماڵان و گەورە ناڵمنەکە ئەگەر ئێمە ئەو بە هەر لە ئەسڵا ئەو بارە بڕەخسێنە بۆ مناڵەکە لەواچێت خۆی لە خۆیان مناڵەکە بخەوێت بێجگەلەوە لە هەمووی مهمتر ئەوەیە کە لە ڕووی دەرونی و مناڵەکە ئارام بێت یعنی ئێمە کاتێک کە مناڵەکە ئاچێت یا ئەوێ بچێ بۆ خەو سعاتی پێشەوە ئامادە باشی بۆ بکەین نی سعات پێشەوە ئامادە باشی بۆ بکرێت بەسەریا تۆڕە نەبین شتی ڕابردوو بە تایبەتی شتە خراپەکان نهێنینەوەیات باشە دوو لە ڕوو جەنابتان و بینەران زۆر نەڵی لەگەڵیان مێشی قاڵ نەکەین ئەمانە هەمووی بەدیلن ینی سەرڕای ئەوش ئەگەر هەر بەدیلمان نەبوو مناڵەکە نەخەوێ باشترە لەوەی کە یعنی درەنگ بخەوێ باشترە لەوەی کە تۆ بیترسێنی و بیتۆقین باشە تاخیر بێت لە خەوەکەی باشترە لەوەی کە بیترسێن و بیتۆقینی بەڵێ زۆر باشە کاک دکتۆر ئەدەب یەکێکە لە جوانترین ڕێنمایەکان کە پێویستە منداڵ فێری بکەیت کەواتە لە چ تەمەنێکدا پێویستە کە منداڵ فێری ئەدەب بکەین بۆ ئەوەی ڕێز لە بەرامبەری بگرێت ئەدەبی بەرامبەر ڕاگرێت مەسلەی ئەدەب ئەگەر بریتی بێ لەوەی کە ڕێز لە بەرامبەر ڕێز لە کەسانی کە بگرێ ئەگەر بریتی بێ لەوەی کە قسەی نابەجێ نەکات ئەگەر بریتی بێ لەوەی تەداخلی ئیشی گەورەکان نەکات ئەگەر بریتی بێ لەوەی بەڕێزەوە کاتێک کە میوان ڕووی تێکات دەریاکەی لێ بکاتەوە ڕێنمایی بکات ئەگەر بریتی بێ لەمانە لە چ تەمەنێکەوە بەڕاستی ئێمە بۆن مناڵ ئێمە زانامان هەیە ئەڵێ پشتی مجرد ئەگەر مەسلەی ئەدەب بریتی بێ لە کۆمەڵە شتی مجرد تا بە بۆچوون یەکی چۆک و بیازی ئەکرێت تا
11 و 12 حدی ئەقەلی 5 بۆ 6 ساڵە بەڵام زاناشمان هەیە ئەڵێت ئەدەب ئەکرێت ئێمە لە ڕۆژ یەکەم و فێری مناڵی بکەین بەڵام بەکردەوە نەک بە دانیشین محازەرەی بۆ بن دانیشین بەدەم پێی بڵێن مەسەرن ئێمە زانامان هەیە ئەڵێ حساسترین خۆناغ بۆ ئەوەی کە ئێمە بتوانین مناڵ فێری ئەوە بکەین پەیوەندیەکی سەلیم پەیوەندیەکی دروست لە بینی خۆی و کەسانی کە دروست کات 8 مانگ بۆ 18 مانگە ئەڵێ ئەگەر مناڵ لەو مەرحەلەیە لە باوشی دایکە هەستی کرد لە باوشێکی ئارامایە عیلاقەیەکی تەبیعی و ئاسایی ئەو دایکی بە یەکەوە بەسێت باشە دایکی لە کاتی شیرپێدانیا مجاملەی کرد قسەی لەگەڵا کرد سۆز و میهرەبانیدایە لەو لەحظەیەوە تۆ ئەتوانی ئەم مناڵە فێری ئەوە بکەیت کە لە ئەخیرە کاتێک کە ژنێنێ کاتێک کە ئەچێتە دەرەوە لەگەڵ کەسانی کە لە کۆمپانیایەکە لە دائیرەیەکە ئیشەکات ئەکرێت ئەمە وەکوتم ئەوەی کە لە 8 بۆ 18 ساڵ تۆ لە ڕێگەی کار و کردەوە فێری کردو کاتێکە شیرەکەت داوت ێ مجاملەت کردو بە قوربان و بە ساقەی بووی گردووتە باوش ئەوەی لەو تەمەنەوە فێرێکی ئەکرێت لە چ ساڵیان ڕنگواتەوە لە حیاتیەوە ئینسانیە کەواتە لای زانە وەکوتم زانا هەیە ئەڵە تۆ هەر لە ئەساسەوە توانی مناڵ فێری بابەتی ئەخلاقی بکەیت باشە ئەخلاق چی ئەخلاق بەدیتێ لەوەی کە تۆ بتوانانی عیلاقەیەکی تەندروست لەگەڵ خۆت و ئەوانی کە دروستکەی باشە ئەخلاق بریتە لەوەی کە تۆ ئەوانیکەت خۆش بێ وەکوتم زانای دەرونی هەیە لە ئەساسەوە تۆ لە بیداەتی مناڵێت تۆ توانی ئەمە دروستکەی ئەویش لەو ڕێگەیەوە کە ئەو مناڵە مەسەن ئێمەیەکی شوک و بۆڵبیمانی ئەم پیاوە عالمێکە پێمان ئەڵێت مناڵ ئەوەی کە ئەخلاق لای مناڵ دروستەکات ئەوەی کەچیانی ئەخلاقی لای مناڵ دروستەکات بریتە لەو پەیوەندیە دروست و نادروستەی کە لە بینی مناڵە لە 8 بۆ 18 مانگی دروستە بێت ئەگەر عیلاقەکە عیلاقەیەک بوو مناڵەکە تایە ڕێک بە جملە ئێڵێت هەستی بە ئارامی و هەستی بە وەد و خۆشەویستی کرد ئەم ئینسانە ئیتر لێرەوە ڕەجی ئەخلاق لە کەسێتی و لە شخصیەتیادایانێ بە پێچەوانەوە ئەگەر ئەو عیلاقەی بینی دایک و باوک و دایک و بینی مناڵ عیلاقەیەکی ناتەندروست بوو ئەم عیلاقەیە ئەکرێت سەر پێشەوە لە تەمەنی 40 ساڵیە و لە تەمەنی 30 ساڵیە لە شخصیەت و کەسێتیە ڕنگباتەوە کەواتە وەکووتمان مەسەلەی ئەوەی کە ئێمە لە چ تەمەنێکا مرزەین بۆی کە بابەتی ئەخلاقی فێری مناڵکەین ئێمە قاعیدەیەکمان نییە بڵێ لە 2 ساڵە لە 3 ساڵە لە ئەساسەوە ئەتوانین بەڵام ئەکەوێتە سەرەوەی کە بەکام ئوسلوب مناڵ فێری ئەم شتان ناکەین زۆر باشە کاک دکتۆر وەک دەزانین کە مناڵ لە تەمەنێکە زۆر شیرینە هەندێک قسە دەکات کە زۆر خۆشەویستە لە لای دایک و باوک لە لای کەس و کار بەڵام دەبینین کە فێری هەندێک قسەی نەشیاو دەکرێت و لە بەرامبەریشدا کە قسە نەشیاو و ناشیرەکان ئەکات پێی ئەکەنین ئەمە دوجار چ کاریگەریەکی سلبی و خراپی لەسەر طبعاً ئەوەی بە هەرمان جێڕێتەوە بۆ پرسیاری کە جەناب بدوتێ مەسەلەی پاداش و سزا چ تاسیرێک و کاریگەریەکی لەسەر مناڵ و لەسەر بە تایبەتی ئەوەی جەناب بدەوتێ ئەوەی کاکەوێتە چوارچێوەی قسەکردنەوە چوارچێوەی ئادابی قسەکردن ئادابی وتوێژ لەگەڵ ئەوانی کەیە طبعاً بەڕاستی تۆ جاری وایە مناڵەکە کە وشەیەک فڕەیە کە کەلیمەیەک فڕیا لە ناو خێزانەکەیە هەر لە ئەسڵا ئەو لە گەورەکانەوە وەریگرتووە پێش وەخت ئەو کەلیمەیە ئەو وشەی لە گەورەکانەوە وەرگرتووی تر ئەکرێ دەم گەورەیە دایک و باوک یا مناڵە یا کەسێک بێت کە ڕووی کردێتەوە خێزانە مناڵ یا گەورە ئەگەر هاتوو لە لەحزەی یەکەمە فریا کەوتی خۆشەت نییە لێی بی شەدنی ئیهانەی پێی شەد نییە حتا پێی بڵێ وشەکە بە معنای کەلیمە بتۆ بێ نەسیحەتێکی داینی محاضەرەی بۆ بڵێ ئەم وشەیە غەڵەتە بەڵام ئێمە چۆن وتمانتمان کاتێک کە مناڵەکە فێرە بێت ئەڵێدایە ئیتر لەواچە سێ کەس لە خێزانەکە بن هەمویان باوشی پیاکەن و ماچەکەن و بە قوربان و بەساک مناڵەکە تەسەورەکە وشەیە ڕاستە بۆیە باوشیان پیاکە بۆیە تەرجیعیان کرد ئەگەر وشە ناخۆشەکەش کرا بەتەوان پێکەنی یەکێکە لە بەدەمەوە پێکەنی یەکێکە ئوسلوبێکە لە ئوسلوبەکان ڕازی بوون تەشجیع کە تۆ مناڵەکە قسەیەکی ناشی و خراپی کرد پێکەنیت بەدەمێ وەک ئەوایە پێوتە بێ دەسێ خۆر بێشتێکی زۆر باشی کرد و دووبارەی بکەرەوە لەبەرەوە زۆر جار ئەو وشانی کە مناڵ فێرێک على الأقل کە ئەیکات ئەگەر وشەکەی زۆر خراپ نەبوو ڕووی تێمەکە مهتەمە بە پێی کە ئەنەما هیچی نەوتووە باشە مەرجنیە وەکوتم تۆ بیگریت ئیهانەکەی تووە لی بی بەڵام کاتێکە وشەیەکی ناشیەکە تۆ بەدەمیەوە ئەوەی ئەکرێت بەدەمیەوە پێمەکەنە ئەوەی نەی ئەگرێت وەکوتم ئەگەر پێویستی کە ڕووی لێوەرژێڕە ئەگەر پێویستی کرد حتا ئەگەر پێویستیکە پێویستەکە بۆی ڕوونکەیتەوە کە ئەم وشەیە مانایەکی خراپیە ئەم وشەیە ناکرێ بوترێ ئەم وشەیە نابێت بەکاربێنرێت لەبەرەوەی کە لەواچێت من وەکو باوک من وەکو دایک لێت قبولکەم خەڵکانی کە لێت قبول نەکەن بێتە هۆکارێک بۆ ئەوی پەیوەندی تۆ هاوڕەکانت تێک بچێتەوە کێشت بۆ دروستکا بڵێ کاک دکتۆر ئەدوا پرسیارمان بۆ بەڕێزت بینە سەر هاوڕێتی بزانین هاوڕێی باش و خراپ چ کاریگەرێکی بۆ سەر مناڵە بێت وە وەروە مناڵ لە چ تەمەنێکدا باشە کە تێکەڵاوی مناڵی کۆڵام بکات یاخود لە چ تەمەنێکە باشە کە هاوڕێ بگرێت ئەزانی چی مەسەلەی هاوڕێتی لە چ تەمەنێکە بە مەسەلەی
تێکەڵبوون لەگەڵ هاوڕێتیا دووشتی تقریبان جیان هاوڕێتی لەو تەمەنەوە دەست پێکا کە ئینسان لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەتوانێت پەیوەندی لەگەڵ هاوڕێتی لەو تەمەنەوە دەست پێکات کە ئینسان تا ڕادەیەک ئینسان ئەتوانێت علاقەیەکی کۆمەڵایەتی سەلیم لەگەڵ ئەوانیکە دروستکات طبعاً یا بتوانێت تێکەڵ بە کەسانی تر بێ هاوتەمەنی خۆی یا لە خۆی گەورەتر و بچووکتر تقریبا لە 6 ساڵ بەرەوسەر ئەتوانێت لە 6 ساڵ بەرەوسەر مناڵ ئەتوانێت تا ڕادەیەک هۆگری ئەوانی تر بێت تا ڕادەیەک لەگەڵ ئەوانی ترا هەڵکات تا ڕادەیەک ئەوەی کە عیلاقەی متەبادل و با بڵێن بە کوردی خۆمان پەیوەندی دوولایانی پێوتێت لە دو 6 ساڵ لە دو 5 ساڵ ئەتوانێت دروستی کات بەس وەکو تێکەڵ بوون هەر لە ئەساسەوە ئەم مناڵە لەگەڵ دایک و باوکو لەگەڵ کەسانی ترا تێکەڵە مناڵ لە هەموو تەمەنێکە زەرورە تێکەڵ بە خەڵکانی کە بێت و لە هەموو تەمەنێکە ئەتوانێت تێکەڵ بە خەڵکانی کە بێ بەڵام بەو ئوسلوبە معاملەی لەگەڵا بکرێت کە مناڵەکە ئەوێت کە طبیعەتی کە سروشتی کە کەسایەتی مناڵەکەی خوازی کەواتە ئێمە ئەتوانێت قەت ممکن نییە تۆ بتوێ مناڵێکی ئاسایی دروستکەی بەڵام بتوێ بۆ نمونە هەر لەگەڵ کەسانی هاوتەمەنی خۆیانەیە هەر لەگەڵ دایک و باوکە تێکەڵیانکەی لەبەرەوە کوتم تەمەنێکی بۆ تێکەڵبوون تەمەنێکی دیاریکراومان نیەکرێت لە هەموو تەمەنێکا تێکەڵ بە کەسانی کە بێت بۆ هاوڕێتیژە دو تەمەنی 6 ساڵیەوە تقریبا مناڵ ئەتوانێت معاملە لەگەڵ کەسانی زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر قادر حوسێن پسپۆڕی دەروونزانی سپاس بۆ ئامادەبوون لە تەوەری دووەمی بەرنامەکەمان زۆر بەخێر بیت بینەرانی عەزیز خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و پاشتریش بە گوێ دەگرین بۆ سرودێکی ئاینی بەڕێز سامی یوسف تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا خاوێنی لە پێکهاتەدا سفرەی ئاسمان بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000 شەربەتی سەنایس دڵخۆشین هەموو کات دڵخۆشیێکی بێکۆتایی لەگەڵ شەربەتی سەنایس لەگەڵ من و تۆ لە هەموو شوێن و جێگایەک تەنها سەنایس سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور
زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن ڕێگرە لە قەڵەوبوون ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی زەیتی ریزی هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ باڵزار جمەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بە هەڵبژاردن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت شربنا على ذكري سكرنا بها من قبل لأن يطلق القبول لها البدر كزوار يا شمس يضيئها هلال وكم يبدو إذا مزج مولانا مولانا يا مولانا يا مولانا مولانا يا مولانا يا مولانا مولانا يا مولانا 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 يا مولانا شبه ما كبيت لحانها ولولا سنها ما فصورها الوهن ولم يبق منها الدار وبيرها شاشتين كأن خفها في صدور المهاجر مولانا يا مولانا يا مولانا يا مولانا مولانا يا مولانا مولانا يا مولانا 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 سكرة منها ولا عمر ساعتي أرى الدهر عبدا طائعا ولك الحكم ألا عيش في الدنيا لما عاش ساهيا ومن لم يمت سكرا بها فاته الحكم مولانا يا مولانا يا مولانا يا مولانا مولانا يا مولانا يا مولانا يا مولانا 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 يا مولانا 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 يا مولانا سكرنا بها من قبل لأن يخلق القبول لها البدر كأس هلال وكم يبدو
مزيج مولانا يا مولانا يا مولانا يا مولانا مولانا يا مولانا مولانا يا مولانا 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 يا مولانا 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 يا مولانا بەڵێ عزیزان و خۆشەویستانم بڕگەی ڤیدیۆکانی ئێوە بڕگەیەکی ڕۆژانەیە کە ئێوەی بەڕێز و خۆشەویست لە ڕێی ژمارە مۆبایلی 1950 لە ڕێی تەلێگرام و ڤایبەری پەیامی ئەو ژمارەیەوە هەروەها لە ڕێی جیمێلی پەیامی ڕۆژەوە دەتوانن ڤیدیۆ و بابەت و وێنە دیمەنە سەنج ڕاکێشەکانمان بۆ بنێرن و لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام و لە بەرنامەی پەیامی ڕۆژ بینەریان بن. ئەمڕۆ ڕۆژی جیهانی زیندەوەرە هەمە جۆرەکانە ڤیدیۆکەشمان لەوەچێت تا ڕادەیە پەیوەندی بە ژیانی بەشێ لاژەڵەکانەوە هەبێت گەڕانەوەی زۆر جوانی مەڕووماڵات لە گوندی وێڵەدەری شارباژێر پێکەوە بینەری دەبین و باشتر دەچین لای میوانەکەمان بۆ قسەکردن لەسەر تەوەری سێمی بەرنامەکەمان. والأنعام خلقها لكم فيها دفء ومنافع ومنها تأكلون ولكم فيها جمال حين تريحون وحين تسرحون بەڵێ خۆشەویستان و ئازیزانم ئەمڕۆ 22/5 ڕۆژی جیهانی زیندەوەرە هەمە جۆرەکان یا هەمە جۆرە زیندەوەرەکانە. بێگومان خی گەورەی لە قورآنی پیرۆز ئاماژە بەوە کە دەستی مرۆڤ ڕۆڵێکی سەرەکی و خراپیە بۆ لە تێکدانی ژینگە و لە قڕکردنی گیاندارەکان بۆ خواردنی بێ هەر بۆ حەز و خولیای خۆی لە ڕاوکردنیا بێت لیا لە ئاگەر خستنەوە لەو پاوان و ڕەز و پوش و پەلاشەی کە ماوەیەکتر وەرزی هاوینە و دیاردەیەکی زۆر قێزەون و ناشرینە. بێگومان ڕووەک و وەزیندەوەر هەمە جۆرەکان مار و مێرو و باڵندەکان ئاژەڵەکیەکان ڕۆڵێکی زۆر گرنگ و باشیان هەیە لە پاکڕاگرتنی ژینگە و هێشتنەوەی ژینگەیەکی خاوێن بۆ مرۆڤ، بەڵام مرۆڤ زۆر بێسفەت و بێوەفایە بەرامبەر بە زیندەوەر هەمە جۆرەکان. بۆ قسەکردن لەسەر تەواوی ئەو زیندەوەر هەمە جۆرانەوە هەڕەشە و مەترسیەکانی سەر ژیانیان و لە هەرێمی کوردستان چی بکرێ لە پێناو پاراستنیان و زیادکردنی توخم و ڕێژە و جۆریان میوانداری زۆر بەڕێز هانا ئەحمەد شارەزار لە ژیانی ئاژەڵەکێویەکانمان کردو. هانا خان زۆر بەخێر سپاس بۆ زۆر سپاس بۆ میوانداریتان. هانا خان سەردا پرسیم بزانین هەڕەشە و مەترسی سەر زیندەوەرە هەمە جۆرەکان چییە؟ بەڵێ خۆی ئێمە گەر لەسەر تاسەری جیهانە باسی بکەین ڕێکخراوێکی عالەمی هەیە کە پێوترێ ڕێکخراوی جیهانی سروشت و ئەم ڕێکخراوە کاریانەوەیە کە هەموو ئەو گیانوەرانە دیارێکن کە مەترسیان لەسەرە. تەبان جۆری مەترسیەکان جیاوازن، یعنی هەنێک گیانەوەر هەیە کە بە تەواوی نزیک بوونەتەوە لە ناوچوون، هەنێکیان هەیە مەترسیەکان کەمترە و بۆ شێوەیە پۆلیان کراون کە ئەڵین گیانەوەر لە ناوچێت چەنەها هۆکار هەیەکەوان لێ کات کە نزیک بنەوە لە ئەی قیراز یانەوەی ئێمە پێیان لێن ئەکستنکشن ژمارەکە دیارەکات. بۆ نمونەیەمە ئاشکراترین نمونەی لە ناوچوونی گیانەوەران لە عێراقا ئەگەر لەسەر تاسەری عێراق باسی بکەین کاتی خۆی لە وڵاتی ئێمەیە گیانەوەری وەکو فیل هەبووە، ئەوەی کە ئێمە پێڵین کەرکەدەن هەبووە، ئێسکۆپروسکی چەنە هالۆ گیانەوەرانە دۆزراوەتەوە کە
دەریخات کە لەم وڵاتەیە هەبوون بەڵام لە ئێستا ئەسەری نەماوە کەسیش نازانێت ڕۆژێک لە ڕۆژان کەواتە هۆکاری لە ناوچوونی ئەمانە بۆچی ئەگەڕێتەوە؟ چەنها هۆکار هەیە ئەمانش هەمووی پۆلێن کراون هەنێکیان هەیە کە ڕاستەخۆ پەیوەندی بە دەستی مرۆڤەوە هەیە هەر لە شۆڕشی پیشەسازیەوە کە مرۆڤ وای کرد ئیتر هەموو ئەو ئامێرانی کە بەکاری هێنا بۆ هۆی دروستکردنی پیسبوونی هەوا بۆ هۆی ئەوەی کە هەموو ئەو زەویە سروشتیانی کە هەبوو لە دارستانەکان هەمویان بڕێەوە و کردیان بە شوێنی کشتتوکاڵ باڵەخانە کارگە و ئەوانەی کە باڵێن جێگەی پێداویستی مرۆڤ بگرێتەوە ئەمانە هەموو یەکێک بوو لە هۆکارانی کە ژینگە سروشتێکی گیانۆرەکانی لە ناو برد و گیانۆرەکان وردەوردەوەیان لێ هاودرکرانە دەرەوەی ژینگەکەی خۆیان و تاوایان لێ هاو هەم سەرچاوی خۆراکە کەشیانە ناو چونکە خۆی گیانۆرێک بە تایبەتی و گیانۆرانی کە گۆشخۆرن لەسەرەوەی هەڕەمی خۆراکیەوەن هەموو پەیوەندیەکیان لەسەر گیانۆرەکانی خوار خۆیانە مرۆڤ کە هەموو گیانۆرەکانی خوارەوەی لە ناو برد ئەوانی شیش سەرچاوێکی خۆراکیان نامێنێتەوە بۆ شێوەیە زۆر باشە خات و هەناباستە لەوە کرد کە هەندێک ئاژەڵ بەرەو لە ناوچوونیان نەمانەچن بە شێوەیەکی گشتی ئاژەڵن یان ئاژەڵە کێویەکانن کە ئەوەی بەڕێزێ باسیەکەی بەڵێ ئێمە خۆی گیانۆرەکانەکەین بە دوو شێوە ئەوەی کە پێڵێن گیانۆری ماڵیان ئاژەڵی ماڵی ئەوەی تران گیانۆری کێویە گیانۆری کێوی ئەگەر ئێمە بچینە بابەتەکەەوە ینی بە ملیۆنەها جۆرمان هەیە ئەوەی کە ماڵی و جامان کردوتەوە بێجگەلوی ڕەشە وڵاخ و مەڕ و ماڵات و ئەو گیانۆرانە گرێتەوە کە مرۆڤ ڕیان ئەگرن بۆ پڕکردنەوەی پێداویستی خۆیان هەنێک گیانۆری وەکو پشیلە و سەگ و ئەوانەشوانێک کە ئەوانیش بە کێوی دانانرێن بەڵکو ئەوانە لە ڕابردووە مرۆڤای لێکردون کە وان لێ هاتۆ لە ژینگە سروشتەکەی خوان وان نامۆ بوون ئێستا لەگەڵ مرۆڤ ئەژین پشیلە و ئەوانەی کە لە سەرجادن جۆرێکت کە پێڵن فێرەڵانی فێرەڵ جیاوازە لە گیانۆری کێوی و ماڵیشیا دەستەمۆژ نەکراون مەترسیەکە بە زۆری لەسەر گیانۆرە کێویەکانەوە چونکە کوتم ئەوان هیچ کەسێک نییە خەمیان بخوا ڕەنگە گیانۆری ماڵی کە مرۆڤ ڕایەگرێت گرنگی پێیات ڕایەگرێت هەرچەنە لە ئێستا ئەو نەخۆشانی کە تووشی ڕەشەوڵاق ئەبێ زۆر زیادی کردو جارێکی تر بەهۆی گۆڕانی کەش و هەواوە بەڵام ڕێژەکە بەراورد ناکرێت چونکە ئەوەی کە ئێمە باسی ماڵی کراون ئەو جۆرانن کە پێم وتی بەڵام گیانۆرە کێویەکان زۆرن یعنی چەندەها پۆلێنیان هەیە کە مەترسیەکەیان زۆر زیاترە زۆر باشە خاتوانە باز لەوەکی کە هەندێک ئاژەڵ هەیە ماڵیە وەک دەزانین کە هەندێک ماڵ هەندێک ئاژەڵ بەخێو دەکات و ماڵی دەکات کە ئاژەڵی کێویە ئایا ئەم بەخێوکردنە لە ماڵەوە زیان بەم ئاژەڵە ناگەێنێت ئەو کەشوایی کە لەو ماڵەیە ئەو ئاژەڵی پێ بەخێوکرێت جیاوازە لەو کەشوایی کە لە کێوە پێم خۆشە پرسیارە کرد زۆر سپاس ڕاستێکی لێسا ئەوە بوو بە دیاردەیەک کە زۆر بە تایبەتی و ماڵانی کە ڕاوچیانتیایە کە ڕاوەکەن بە تایبەتی ئەوەی کە ئێمە بەچای خۆمان بینیومانە کە ڕۆین سەردانی داهاتەکانەکەین داتا کۆکەینەوە ئەوەیە کە زۆربەی ئەوانی کە مەڕ و ماڵاتیان هەیە بزنی کێوی ئەگرن ئیتر بە هەر شێوازێک بێ هەنێکیان ئاڵێن ئەیکڕینەوە و زاوزیان پێکەن لەگەڵ ماڵاتەکەی خۆیانە کە ئەمە مەترسێکی زۆر گەورەیە بۆ سەر ئەو بزنە کێویانە لەبەرەوەی جیناتیان تێکەچێت جیناتیان تێکەڵە بێ ئەو جۆرەی کە پێکێت بە تەواوی نامۆیە بە گیانەوەری کێوی خۆی لە ڕاستیە ئەو بزنێک کە ئێمە ماڵی ماکرۆکێوی بووە بزنە کێویەکان باوانی ئەم بزنە ماڵیانن کە ئێمە دەسەمەمان کردوون ینی بۆ شێوەیە ئێمە ئەوەنە تەداخڵمان کردو لە ژیانی سروشتیە هێنامان کردومانە بە ماڵی ئەنجا جارێکی تر تێکەڵیشانەکەینەوە کە بۆ بەتەواوی ئەوەی کە پێڵێن جین پول ینی حەوزی بۆ ماوە مادەی ئەو گیانەوەرانە بەتەواوی لە مەترسیایە ئەگەر هاتوو هەموویمان ئابە و شێوە لێ کرد بە تەواوی تر شتێک نامێنێ بە پێی بڵێ بزنی کێوی ئەو ڤیددیوانە ئەوەندەی ئاگادابین لەلایەن ئێوە وازام تۆمار کراوە چۆنی تۆمار کراوە وەگە قسەیەکیان لەسەر بکەم بە تایبەت لە پاراستنی زیندەوەرە هەمە جۆرەکاندا بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی عێراق چەندەها پرۆژەمان هەبووە کە یەکێک لە کۆنترین پرۆژەکانمان پرۆژەی دیاریکردنی جۆراوجۆری زیندەوەری و ئەو ناوچانە بوو کە گرنگن بۆ ئەوەی بپارێزرێن یا شیاوی پاراستنن لە ساڵی 2007ەوە هەر لە کوردستانە کە ئێمە ئیشمان کردووە داتامان کۆ کردوتەوە و لە ئێستا 82 ناوچەمان دیاری کردو بۆ عێراق لە سەرتاسەری وڵات کە گرنگن بپارێزرێن 45 یەکێتە هەرێمی کوردستانەوە بە هەر لە ئێستا باڵێن هەر چوار پارێزگاکە لە 2016 ئێمە بیرمان لەوە کردو کە لەبەرەوەی ساڵانێک پێش ئەوە 2011 یەکەمین تۆماری پڵنگمان بۆ عێراق تۆمار کرد بە پێویستمان زانی کە زیاتر ئیشی لەسەر و گیانۆرە بکەین بزانین ئایا ماون ژمارەیان لە چیایە لە چه حاڵەتێکایە وەزیان لە چیایە چونکە ئێمە پێشەوەی ئێمە تۆماری بکەین وامان نەزانی کەی قرازیان کردووە بەڵام خۆشبەختانە بەڵێ
ئێمە بۆ ئەوەی ئەو داتانەمان دەستکەوێت کامێرەی شاراوەمان داناوە ئەم کامێرانی کە دایەنەی کامێرەیەکە نزیکەی 5 متر بەردەمی خۆی بینێ و بە جوڵەی ئەو زیندەوەرانە ئیشەکانی هەش مرۆڤ بێت یا هەرگیانەوەرێ بێ لە بەردەمیانە بجوڵێ دێکسە چالاکە بێ و وێنەیان ڤیدیۆی ئەو بەڵێ ئەمان هەمووی ئەو ناوچەیە کە ئێمە ئیشمان لەسەر کردووە لە چوارچێوەی پاراستنی پڵنگ بە چه ئەنجامێک گەشتن لە کوردستانە ژمارەمان هەیە هی پڵنگ بەڵێ ئێمە تەمەن کوردستان زۆر گەورەیە ینی ناتوانانی لە یەک کاتا داتا لە هەموو کوردستانە کۆبکەیتەوە بەڵام ئەو ناوچەیە ئێمە دیاریمان کردووە لە دەربەنی خان و هەورامان و قەرەداخە لەو سێ ناوچەیە تا ئێستا ئێمە 7 پڵنگمان تۆمار کردەوە. لە هەورامان نەبوونی هەبوو؟ لە هەورامان شەبوونی هەیە هەرچەنە کامێرەکانمان نەیانگرتن بەڵام خەڵکی ناوچەکە 2002 بوو ئازام لە گوندی زەڵم بەداخۆ یەکێ لە پڵنگە جوانەکانی ئەو ناوچەیە کوژرا مەبەستمەوەیە ڕاستە کوشتن و ڕاوکردنی بەشێ لە گیاندارەکان ئایا بە هۆکاری خواردنی بەیان ئەوەی کە زەروزیانی هەیە بۆ مەڕووماڵات چ کاریگەریەکی خراپیە بە تایبەت ئەوانەی کە تەنها بۆ کات بەسەربردن و خۆشی دەربڕین و لەوە چێت نیشانە شکێنی گیاندارەکانمان نەکوشن. پێم خۆشە پرسیارێکی کرد. ڕاستی من لە وێنەکانما فۆلدەرێکم دانابوو بۆ ئەو گیانوەرانی کە ڕاوکراون ئەگەر بتوانن ئەوانش پیشان بن چەنەها وێنەم لایەکە خەڵکی خۆمان ڕاوی گیانوەرەکانی کرۆوێنیان لەگەڵ گیانەوەرە کوژراوەکە یاگرتو کە ئەمە بۆ لای بەڕای من تەناقوزێکی زۆر گەورەیە بۆ مرۆڤ کە خۆی بە تایبەتی کەسێک کە بڕوای بە دین هەیە کە تۆ پێت وتراوە کە نابێ هیچ بوونەوەرێک بکوژیت چ جای تۆ بچی و گیانەوەرانەی کە پێویستیان بە ژیانە ئەبێت مەبەستێک هەبێ لە ژیانیان بۆیە دروست کراون ئەمان ئەیان کوژن و لەگەڵی شاناوێنەیان گرتۆ بەداخەوە ئەم ڕاو دیاردەیەکە کە لە مێژەوە لە کوردستانە هەیە یەکێکە لە سەرەکی ترین هۆکارەکانیش بۆ ئینقرازکردنی گیانەوەران بە تایبەتی گیانەوەرە گەورەکان ئەوێنانی کە من پێمە کەمتیاری تا کوژراوە چەنەها باڵێن گیانەوەری لە وڵاتی خۆمانە سوچڕ و ڕێوی ئەخورێت گۆشتەکەیانە خوڕێ ئەمانە ینی بەو مەبەستە ئەیان کوژن هەنێکیان هەر بۆ خۆشیە کوژرێت بۆ نمونە کەو یەکێکە لەو باڵندانەی لای خۆی ئێمە پیانڵێن باڵندە کەو گیانەوەری نەتەوەی کووردە ینی وەکو سمبولێکی کوردی لێ هاتووە کەچی ئێمە ئەچی ڕاویانەکەین بە عەدەدی زۆر نەشیاو زۆر کەس هەیە وەکو وەرزش ینی وەکو سپۆرتێ بەکارێهێنن کە کەو ڕائەگرن و دوای شەڕیان پێەکەن شەڕەکە و لە وڵاتی هێمایە مانە هەموو ئەوانن کە بەڕاستی یەکێکن لە هۆکارە سەرەکیەکان بۆ لە ناوچوونی گیانەوەران لە هەموو کاریگەری و شوێنەوارە خراپەکانی قڕکردنی گیانداران و هەمەجۆرە زیندەوەرەکان بۆ سەر ژینگەی مرۆڤ چێم خەڵکێک پێی وایە ئەگە بۆ نەمێرولە هەنگ کە و باڵندە ئەم شتانە بن مرۆڤ زۆر بەلوود بەرزانە ئەژی و پێی وایە خوددا ئەم دنیای بۆ ئەو مسەخەر کردو ئەگە ئەمانەش نەبن ئەم هەر بە لوودبەرزی و بە نەکبەتی خۆی دەتوانێت بمێنێتەوە ئایا ئەمە شتێکی ڕاست و دروستە؟ خۆی لە ڕاستیە ئەوەی کە ئێمە ئەمڕۆ 22/5 کە ڕۆژی جیهانی جۆرا و جۆری زیندەیە ئەو بابەتی کە تەرخان کراوە بۆ ئەم ساڵ بریتیە لە ناوی ئەوەیە کە ئەوە biodiversity our food our health واتە خواردنمان و تەندروستیمان پەیوەستە بە جۆرا و جۆری زیندەییەوە چونکە ئێمە هەموو ژیانمان پەیوەستە بە زیندەوەرەکانەوە بۆ دابینکردنی خۆراک و بۆ ماڵی سیحەتی خۆمان یەکێک لە ئاشکراترین نمونە بۆ نمونە هەنگ یەکێکە لەو مێروانەی کە بەنەمانیان ژیانی مرۆڤ بە تەواویەکەوێتە مەترسیەوە چونکە بەرپرسن لە پیتاندنی لە سایانەوەی ڕۆک و درەخت لەسەر تاسەری جیهانە ینی ئەمە ئەکاتە ینی لە سایە 25 ئەو خۆراکەی کە لەسەر ئاسی جیهانی تەرخانەکرێ هەنگ تەرخانێکە ینی ئەگەر ئەوان نمێنن بە تەواوەتی لە سایە 25 هەموو ئەو داهاتی خۆراک کە مرۆڤ احتیمادی کاتە سەر چۆنەکە بەڕێز باسی سروشتی هەنگ بەو شێوەیە کە شیلەی گوڵەکان ئەمژێت و لە بەرهەمە ئەیکات بەو هەنگوینەی کە ئێمە دەستمانە کەوت وەکو سەرچاوی خۆراک بەکارهێنین لە ئەنجامی ئەمەیە بە قاچیانەوە یان بەو ڕیشاڵە تاڵ بەڵێ وردانی کە بە قاچیانەوە هەیە لە ئەنجامی فڕینیان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەو تۆوە هەڵ ئەگرن و ئەیبەنە شوێنێکی تر فڕێیان کە بە سروشتی ئەو پۆلێنە ڕوئەیات ینی ئەگەر ئەوان نەبن بێجگە لە هەنگ ینی پەپولە و ئەوانەی تریش کە دەورێکی سەرەکیان هەیە لە پیتاندنا ینی بەنەمانی ئەوان بە تەواوی سەرچاوی خۆراکی ئێمە لە بەتایبەتی خەڵکی خۆمان ینی زۆر کورتبین بیرەکەینەوە ئێمە بەس بیر لە گەڕەکەکەی خۆمان لە ماڵەکەی خۆمان لە شارەکەی خۆمان ئەکەینەوە بیلەو ناکەین و ئەوەی کە ئێمە ئیکێ لەسەر تاسەری جیهان کاردانەوەی هەیە ئەوەی کە ئێمە بینین لەم ڕۆیە کە
با بڵێن توانەوەی بەسەڵەکەکان و گۆڕانی کەش و هەوایە ڕاستی خۆ پەیوەندی بەسەر بە ژیانی ئێمەوە هەیە ینی ڕفتارەکانی ئێمە ئەو بڕیارانەیە کە ئێمە ئەین پەیوەند وای کردو کە هەموو ژیان لە مەترسیا بن لە وڵاتێکە بەسەڵەکەکان ئەتوێنەوە ئەبن بەهۆی لافاو ئەو هەموو لافاوەیەکە لە کاترینا ئەوانە چەند ساڵی ڕابردووە ڕوویا و چەندەها زیانی لێکەوتەوە بە ملیۆنەها کەس لی مردوون ئەوانە ئێمە لی بەرپرسین بەڵام ئەوەیە ئێمە تەنها لە ژیانی خۆمانەکەینەوە حەزم لە گۆشتی سوچڕە ئەچمڕاویەکەم بە بێوەی لەوە بکەمەوە کە من بەژارەیەکەم لە ناوچوون و قڕکردنی ئەو گیانەوەرەیە حەزم لەوەیە کە پێم بڵێ کەسێکی زۆر مهمە چ پڵنگ ڕاوەکەم لە کاتێکانە پیسم بە گۆشتەکەیەتی نە هیچ بەڵام هەر بۆ ستاتس و کەسایەتی خۆم لە ناو دێکەمە باس بکرێن بۆ نمونە ئەچمڕاویەکەم ئەمانە هەموو پەیوەندی هەیە بە هوشیاری تاکە کەسەوە ینی ئێمە وەکو ڕێکخراوی ژینگەی پێویستمان بۆیە کە خەڵک هۆشیار بکەینەوە لەو ڕفتارانی کە ئەیکەن کاردانەوەی نەگەتیڤ و خراپیە بێ زۆر باشە خاتواناوە دەزانین کە جاران شەمشەمە کوێرە و چۆلەکە و پەڕەستێلکە و جۆرەها باڵندەی کە هەبوون و زۆر بوون بەڵام لە ئێستادا ئەمانە هەمووی نامۆن لە لای مرۆڤ پەیوەندی بە چیەوە هەیە ئەمە هۆکارەکەی بۆ چی ئەگەڕێتەوە ڕاستە خۆی زۆر کەسەڵێ ئێستا و کوڕی شۆڵەوانی کە کاتی خۆی زۆر بینراوە بەڵام ئێستا نانە شارەکەڕ ڕاستەکەی لەوەیە کە ئێمە تەشەنەمان کردوتە سەر ژینگە سروشتەکەیان بۆیە کاتی خۆی دێک زۆر زۆر بچوک بوو ئێستا بچۆرەوە سەیرکە سێرەکەی زۆر زۆر گەورە بووە ئەمە مانایوەیە چیتنا ئەو سروشتەی کە ڕیشۆڵەکانی تیا بۆ لەبەرەوە ڕیشۆڵەکان فەرمووی چۆلەکە پاساری لەژێر بنمیکی پاسارەکانە هێلانەیە کرد ئێستا کابرا لە بەخەکات و کاشیەکات هیچ ژینگەیە بۆ هێلانەی ئەویش نەماوە ئەوانیش مەجبورن شوێنێکی تر هەڵبژێرن وەکولانی تازیان لە ئەنجامی کۆچەشە بەرەڕووی زۆر زۆر مەترسی ئەبنەوە یان خەڵک تەقان لێکە یان ڕاوەکرێن یان ئەو بۆ نمونە تەلبەنانی کە ئێمە لە چارچێ عەمود و ئەوانەمان هەیە کە کارەبایان سووتێنێ بەر تەلبەنەکانەکەونەوە یەکێکە لەو مەرسیانی کە لەسەر باڵندەیە لە جیهانە لە چارچێوەیەوە بۆ نمونە ئەو شوێنە نامۆیە لە بەرۆ زەحمەتە خواردنیان بۆ بدۆزرێتەوە مانە هەمووی هۆکارانێکی تریژەیە هەناخان لە کوردارەیە پێڵێن شەوارە بە تایبەت تیشکی گڵۆپەکان و سەیارە و ئەو بلاجیکتۆرانی کە لەسەر تۆ ئەبینی لە بەردەمیان یا زۆر جار چۆلەکە دێ وازانە شوشە هەر هەوایە خۆ یەکێشێت یا دەنوکی ئەشکێ ئەمرێ ئەمانەش دەستی مرۆڤ لە پێشکەوتنە ڕۆڵێکی تریە بووە لە قڕکردنی زیندەوەر هەمە جۆر ڕاستە ئەمانە وەکو ئەڵەی سەرمان لێ شێوانون سەر لە شێوانێکی گەورەیە کە تووشی هەموو گیانەوەران بۆتەوە و کاری ئێمە ڕاستی کەینەوە یعنی تێکمان ناوە هیچ نەبێ هەڵبێن چاک خاتوانە باسی لە هۆشیاری کرد لە وەڵامی پرسیاری پێشووترا کەواتە تاکی کۆمەڵگەی ئێمە تا چەند هۆشیارە لە مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵەکان بەگشتی و ئاژەڵی کێوی بە تایبەتی ڕاستە ڕاستەکەی لە ڕابردووە ئەگەر وەکو عوزر بەکارمان بێنایە بمان و تا ئێمە نازانین ئەم گیانەوەرانە سوودیان چێ لە ئێستا ئەوە نە سەرچاوە هەیە کە بیخوێنیتەوە ئەوە نە توێژینەوە کراوە کە پیشانی ئەیات ئەم گیانەوەرانە ئەم زیندەوەران ئەمڕۆکانە گرنگن بۆمان هیچ عوزرێکمان نەماوە بڵێن کە گوێی ناینێ یا بڵێن گرنگ نییە بەلامانەوە یا من بڵێم جا ئەو ڕۆکە چییە با من بیشکێنەوە خۆ لە شوێنێکی تر هەیە تاکی کوردی خۆمان بەداخەوە لە ئێستاە ئەو ڕفتاری هەیە کە ئەڵێ من حەقم چییە یا ئەڵێ ئەی ئەو بۆ ئەیکا بۆ منیش نیکە من حەقم چییە حکوومەت گرنگی پێنایە ئەی بۆ من گرنگی پێبم ئەومان زۆر هەیە بەڵام لە بەرامبەریشا من لە چوارچێوەی کارەکانمانێنی قسەم زۆر لەگەڵ خەڵکی دی ئەوانە کردووە هەستەکەم وردە ئەو ڕفتارەش خەریکە گۆڕیانی ئێمە پێیجمان هەیە لە فەیسبوک زۆر کەس هەیە کە زۆر دڵی یەکرێتەوە بە ئیشەکانمان دڵی پێی خۆشە ینی لە بەرامبەریشا ئەو گۆڕانکاریەکەمە ئێوە تەنها لە ڕێگەی پێیجەوەتوان خەڵک هۆشیار بکەنەوە یان هیچ ڕێگایەکی کەتان هەیە بۆی خەڵکی هۆشیار بکەنەوە بە تایبەتی خەڵکی لادەکان هەموو ساڵێ وەکو کەناڵی پەیام نەمە سێم بەرنامە یعنی سێ ساڵە لێرە بەرنامەی لەسەرەکەین بۆچێر ئەوەندەشمان لەسەر بێت زۆر ڕاستە یەکێک لەو هۆکارانی کە زۆر زۆر گرنگە بۆ شارکردنی خەڵک ڕاگەیاندنەکانن تەلەڤیزیۆنەکانن بە تایبەتی مامۆستانی ئاینین مزگەوتەکانن بەڵێ ئەمانە مامۆستاکان خۆیان لە ناو قوتابخانەکانە ئێمە وەکو خۆمان وەکو ڕێکخراو چەنەها چاوپێکەوتنمان کردەوە وەکوتم ڕاگەیاندنەکانمان کردو بە هۆکارێک بۆی قسەکانمان بگەێنێ بە زۆرترین خەڵک لە ڕێگەی پەیجەکانمانەوە بە هەمان شێوە بەڵام بێجگەلەوانش ئێمە ڕاهێنانمانێ خولی ڕاهێنانمان کردەوە ینی هە لە ساڵی 2007 چەنەها کەسمان پێگەیانەوە خولمان کردەوە بۆ وەزارەتی ژینگەی عێراقی و بۆ دەستەی ژینگەی هەرێمی کوردستان کە کارمەندەکانیمان فێر کردووە لە ڕۆی ژینگەزانی و بابەتی کۆکردنەوەی داتا ئەوانە ینی خولی ڕاهێنانمان هەیە ڕەنگە ئەوانە لەسەر تاکە کەسی بێت بەڵام ڕاگەیاندنەکان دەورێکی زۆر ڕاگرتن و بەخێوکردنی بەشێ لەو گیاندارە ناماڵیانەی وەکو بولبول و نازام کەناری و تەیرولحوب و یان ماسی لە نێو حەوزەکان و حەوزەکان و کۆمەڵێشتی دیکە ئەمانە چ کاریگەریەکی لەسەر ژیانی زیندەوەر هەمە جۆرەکانە ئەمە سوود بەخشە بۆ ئەوان و زیادکردنی ئەوانە یا بۆ نەقڕکردنی
بەبارێکی تا قڕکردنی ئەوانە. خۆی هەنێک لەو باڵندانی کە ئێمە پێڵێن باڵندەی زیینە تازە کراون بە ماڵی و بە هیچ شێوێک شیاونین بیانگەڕێنیتەوە سروشت. یەکێک لە مەترسیەکان لە لای خۆشمان و لە هەموو شوێنێک ئەوەیە کە ئەچن باڵندەکە ئەکرن دوای تااقەتیان نییە بە خێویکەن بەرەڵای ئەەکەن یان زۆر کەس لەبەر غەڵەت تێگەشتنی لە ژینگە و ئەزانێ کارێکی باشەکە ئەگەر ئەم تێرە حوبانە بگرێت و ئەیکڕێت و بەرەڵایە کاتەوە ینی ئەمە مەترسێکی زۆر گەورەی هەیە لەسەر ئەو گیانۆرانەی یا ئەو باڵندانەی کە بە سروشتی لە وڵاتی خۆمانە هەن چونکە وەکو ئەڵێ ئەکەونە ڕکابەری لەسەر خواردن لەسەر جێگەی مانەوە لەسەر و درەختانی کە هێلانی لێکن لەبەرەوە بە هیچ شێوەیەک نابێت ئەم گیانۆرانی کە دەسەمە کراون بگەڕێنەوە سروش ئەمە یەکێکە لەو مەترسیانی کە من ینی چەند جار چاوپێکەوتنم کردبێ هانی خەڵکەیەم کە ئەو جۆرە تەیرانە ڕانەگرن چونکە چەندیش خوان ئاگان لێبێ ڕەنگە ڕۆژێک ئەو باڵندەیە ئەفرێت ینی دەرگاکەیان کردەوە ئاگان لێنە کە ئەچێت تێکەڵی سروشتە بێتەوە ئەبن بە ئەیلین سپیشیز ئەوەی کە خۆمان پێڵێن جۆرێکی نامۆن بە وڵاتەکەمان کە زۆر توانای گەشەکردنیان هەیە زەرە لە باڵندە باڵێن ئەوەی کە خەڵکی خۆمانە ئەیە ئێستا لە جۆرێک ئەوەی تووتی ڕەنگیان سەوزە لە سلێمانیا لە زۆر شوێنە ئەیان بینیت ئەوە ئەنجامی ئەوەیە کە خەڵک کڕێتی و بەرەڵای کردو ئێستا ینی زەرەر زۆر ئەیان خاتوانە تۆ پێت وایە کە خەڵکی هۆشیار بوو بێتەوەواتە لە چاو ساڵانی ڕابردوودا دیاردەی ڕاوکردن بەتایبەت بۆ ئاژەڵی کێویەکان کەم بوو بێتەوە و خەڵکی زیاتر هۆشیار بوو بێتەوە بەڵێ خۆشبەختانە لە ئێستا لەبەری پۆلیسی دارستانمان هەیە لە ڕابردووە ئەوە کەمێک ناچالاک بوون بەڵام ئێستا خۆشبەختانە پۆلیسی دارستان چالاکن ینی سزاکان بە باشی ئەسەپێنن بەسەر خەڵکە هەرچەند هەتا ئێستا ئەو کێشەیەمان هەیە چونکە ئەو کەسانی کە ڕوبەڕووی یاسا ئەبنەوە لە دادگاکانە بە باشی یاساکان بەسەر ناسەپێنێت یان بە حکمیەوەی خزم و کەسوکاریان هەیە دەریانەکەن تۆزێ بۆ پۆلیس ئەوە زۆر ناخۆشە کە جهودێکی زۆرەکەن هەتا کەسێکە گرن دوایە چێتە دادگا و بە ئاسانی ببێەوەی هیچ سزایەکی بن ینی ئازادیەکەن ئەمان هەمووی کێشەیە بۆ پۆلیسی دارستان بەڵام لە ئێستا ئەگەر بەراورد کارێکە بۆ شێوە بکەین هەتا پۆلیسی دارستان چالاک بێتەوە ڕاوکردەکانیش کەمتر بێتەوە. زۆر سپاس بە بەڕێز خاتوو هەنا ئەحمەد شارەزا لە ژیانی ئاژەڵەکەویەکان کە میوان و قسەکاری تەوەریسێنی بەرنامەی پەیامی ڕۆژبی لە ڕۆژی جیهانی زیندەوە لە مەجۆ سپاس بۆی کرد و کاتی خۆتە بێمە بەخشی زۆر سپاس. بەڵێ بەڕێزان گەنجێکی کورد باشترین خەڵاتی بێژەری پێدەدرێت لە کەناڵی ئەلوبین لەم بارەیەوە پەیامنێرمان حوسێن محەممەد راپۆرتێکی بۆ ئامادەکردوین فەرموون پێکەوە بیلەری دەبین. عبد الصمد من العراق ألف مبروك الفائز ومعلق لوبين لهذا العام لتقليدي روف خليفوا بو استوديوكاني بين سبورت أما عبد الصمد خوشناوة خاوني خلاتي باشترين بيجري برنامج ألوبين بو أمورزة لكنالي بين سبورت الجلدين الكرة قائد الفريق سرق محسن يا حبيب الكرة عراقية لسه تقليدي روف خليف هاني يا رزانا كان يعني هوليرم دال مشقة كان هەر ئەوە ژوای کرد لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەنگدانەوەیشی یەکجار زۆری هەبوو یعنی لە تەواوی پێیجە گەورەکان دەنگدانەوەی هەبوو دواتر دوسێ راپۆرتی تیم کرد دەنگدانەوەی هەبوو هەر ئەوە ژوای کرد کە کەناڵەکان بانگشتن کە کەناڵ ناوخۆیەکان بۆ گواستنەوەی یارەکەم بە زمانی کوردی بەڕاستی سەرەتا زۆر زەحمەت بوو چونکە تەقلید لەگەڵ گواستنەوەی یاری بە 90 خولەک زۆر زەحمەت دەبوو هەر ئەوە ژوای کرد کە ینی بەڕاستی خۆشەویستیم لەو ئیشەکەی بەردەوام بوونم لەسەر ئیشەکەی وای کرد کە زیاتر هەوڵی خۆم بدەم و دەنجی خۆم بەکاربێنم ئەگەر دەنجی خۆم بەکار نەهێنابە نەگەیشتمەوە ڕۆژە بەڕاستی یاری نێوان هەردوویانە لیڤەرپول و یانەی ئەرسناڵ یەکێک لە بەتاموچێشترین عەبدوسەمەد بۆ پێگەیانی خۆی لە چەندین کەناڵی لۆکاڵی بێژەری یاریەکانی خولە ئەوروپیەکانی کردووە بە بێژەری بۆ یاریەکانی خولی کوردستان و عێراق و بێژەری بۆ کورتە ڤیدیۆ یاریزانەکان و یانەکانی ناوەخۆ پاڵپشتێکی هاندەری باشی بۆ خۆی
دروست کرد. هێندرسۆنەوە لیستا هەلێکە بەڵام ئەم جارژەڕ لەنان بەرگەی کاران نزیکەی 4 ساڵە دەستم بەکارە کردووە و لە کەناڵەکانی ناوخۆ دەستم پێ کرد و دواتر زیاتر لە کەناڵەکان چوومە پێشە و بەردەوامیم لەسەر کارەکانم لەگەڵ ئەوەش تۆڕە کۆمەڵایەتەکان بەشێکی یەکجار سەرەکی بۆ لەو بابەتەکە خۆم لێ پێگەیاندووە دەتوانم بڵێم 1970 لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بوو کە سەرنجی خەڵکم ڕاکێشە دواتر زیاتر مەیلم بۆ ڤیدیۆیەکان هەبوو کە ڤیدیۆم بۆ یانەکانی کوردستان و بۆ یاریزانەکان و گۆڵی یاریزانەکان دەکرد هەر ئەوە ژوای کرد زیاتر ینی خولیان بۆ گواستنەوە یارەکانی ناوخۆ بکەمە گواستنەوە یارەکانی ناوخۆ ئەمە شوێنەکە لەو شوێنانەی کە خۆم لێ پێگەیاند و زۆربەی کات کە شوێن نەبوو بۆ بەژێری ئەلێرە ڤیدیۆەکانم تۆمار دەکرد بەڕاستی پێیام لە قۆناغە جیازیەکانی پاڵپشتی ئەو بێژێرە لاوەی کردووە بە بەرهەمەکانی ئەویش سوپاسی هەموو ئەوانە دەکات کە هاوکاری بوون بۆ گەیشتن بەو ڕۆژە. زۆر سپاس بۆ کەناڵە ڕنگینەکەتان بەڕاستی یەکێک بوون لە کەناڵە خەمخۆرەکان چە پێشبڕکێکە بەڕاستی تاکو و ئێستاشی لەگەڵ بێت من سوپاسی جەنابتان دەکەم لەگەڵ ئەوەشدا زۆر سەرەتا زۆر سپاس بۆ خوای گەورە کە ویستی لەسەر بوو و دواتر بۆ بنەماڵەکەم کە زۆر پاڵپشتم بوون و دواتریش بۆ ئەو خەڵکە بە مەکەی کوردستان کە بەڕاستی زۆر پاڵپشتم بوون چ لە کوردستان چ لە شارە جیاوازەکان لە دوور و نزیک لە بیرم نەچێت ئەوانی دەرەوەی وڵاتیش بەڕاستی زۆر لەگەڵم ماندی بوون. هجمات فرنسية مستمرة كانت إلى مهندس بول بوجبا من جهة اليسار هيرنانديز يرفع الكورة غريسون ئەگەر یەکێ بێوێ سەرکەوتوو بێ بۆ بەدەستێنانی ئامانجەکەی تەنها ڕێگایەکی لە پێشە ئەویش هەوڵدان و جارێکی تر هەوڵدان ئەمەش بۆ عەبدوسەمەد دروست بوو. تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ حوسێن محەممەد هەولێر. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست ئێستاش سەرنجتان بۆ زانیاریکی دیکە ڕادەکێشین کە زانیاری لەبارەی شەمشەمە کوێرەوە. ئایا زانوتە تۆی مرۆڤ نازناوی کوێریت بڕیوە بە سەر شەمشەمە کوێرەدا لە کاتێکدا سێ ئەوەندەی تۆ بینایە بە تایبەت لە شەودا. تەنانەت دەتوانێت تیشکی سەر و بنەوشەوی ببینێت کە مرۆڤ هیچ کات ناتوانێت بیبینێت. شەمشەمە کوێرە ڕقی لە ڕۆژ و تیشکی خۆرە بۆیە چالاکی و فڕینەکانی دەخاتە شەوە و چونکە پێستی بە هیچ پارێزەرێکدا نەپۆشراوە. شەمشەمە کوێرە تاکە باڵندەی فڕیوە کە شیر دەدات و بێچوەکانی باشی پەروەردە دەکات. شەمشەمە کوێرە یەکێکە لەو چوار گیاندارە ناسراوی لای مرۆڤ کە دەکەوێتە سووڕی خوێنی مانگانەوە. تا ئێستا 1300 جۆر شەمشەمە کوێرە لا جیهاندا هەیە بەشێکیان گۆشتخۆرن بەشێکی تریان گوڵ و گیاخۆرن و تەنها سێ جۆریشیان خوێن مژن. لێکۆڵینەوە ئەمریکیەکان ڕیان گەیاندووە نێرەی شەمشەمە کوێرە با دەنگێکی خۆش و سەرنجڕاکێشی خۆیان گۆرانی دەڵێن بۆ ڕاکێشانی سەرنج و خۆشەویستی مەیەکانیان بۆ خۆیان. ئەو لێکۆڵینەوەی زانکۆی تەکساس A&M دوای 3 ساڵ تۆمارکردنی دەنگی هەزارەها شەمشەمە کوێرە بۆیان دەرکەوتووە کە شەمشەمە کوێرەی نێر بەو گۆرانی و دەنگە خۆشەی خۆی مەیەکە بۆ لای خۆی بانگ دەکات و ئەگەر مەترسیەک لەسەر شار و شوورای نیشتە جێبوونیان هەبێت نێرەکانی دراوسی و خزمانی خۆی با دەنگێکی تر ئاگادار دەکاتەوە واتە گۆرانی عاشق و خۆشەویستیان جیایە و گۆرانی ئاگاداری و بوونی مەترسیش جیاوازتر. شەمشەمە کوێرە لە کاتی فڕینی شەویدا دەنگێک دەردەکات ئەوە بۆ ئەوەیە وەک فڕۆکە شوێنی فڕینی خۆی دیاری بکات و شەمشەمە کوێرەکانی تر ئاگادار بکاتەوە و خۆیان نەکێشن پێیدا یان نێنە سەر ڕێڕەوی فڕینی ئەم. پسپۆڕانی بواری تەندروستی ئاماژە بۆ ئەوە دەکەن کە شەمشەمە کوێرە هەڵگری 100 جۆر ڤایرۆس و پەتایە لەوانە هاری ساگ ئیبۆلا هەوکردنی جگەر. شەمشەمە کوێرە هۆکارە بۆ توشبوونی مرۆڤ و گیاندارەکانی تری ژینگەکەی. ئەوەی سەیرە شەمشەمە کوێرە خۆی تووشی هیچ کام لەو 100 جۆرەی پەتا و نەخۆشیانە نابێت بەڵام هۆکارێک لە هۆکارە سەرەکیەکانی پاراستنی ژینگە و لە ناوبردننی مێش و مەگەز و گیاندارە قێزەونەکانی وەکسی سرک و مارمێلکە و دوو پشک و کرم و حەشەرات و مێرولە شەمشەمە کوێرەیە. شەمشەمە کوێرەیەکێکە لەو گیاندارانەی با درێژایی وەرزی پاییز و زستان دەچنە سووڕی مدبوون و خەوەوە و لە سەرەتای وەرزی بەهاردا دێتە دەرەوە بەڵام ئەوەندە خەوەکەی قوڵ و خۆشە ئەگەر دەنگێکی بەرز و ڕاچڵەکێنەریان بەرگوێ بکەوێ وەک گیانداری توانای ڕۆشتن و جوڵەیان نییە بۆیە بەو دەنگە بەرزە دەمرن. دوای مرۆڤ شەمشەمە کوێرە با تەمەەن درێژترین شیر دەردا دەنرێت درێژترین تەمەنی شەمشەمە کوێرە 40 ساڵە. بەڵێ عزیزان و خۆشەویستانم بڕگەی چوارەمی بەرنامەی پەیامی ڕۆژ کابانی ماڵە کە ڕۆژانە خات و فەزیلە جەمال بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بۆمان ئامادە و پێشکەش دەکات.
ئێوەی عزیز و خۆشەویستیش بۆ بەربانگێکی بەچێژ و خواردنێکی خۆش دەتوانن سوود لە ڕێنمایی و زانیاریەکانی خات و فەزیلە وەربگرن. وەک ڕۆژانە دەچینە لای خات و فەزیلە بۆ پێشکەشکردنی ژەمە خۆراکێکی تر بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاو بە ڕێزان خۆشەویستان من فەزیلە جەمالم شارەزا لە بواری خواردن و چێشلێنان بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاو بە ڕێزان خۆشەویستان من فەزیلە جەمالم شارەزا لە بواری خواردن و چێشلێنان لە ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی کابانە بە دیداری بەڕێستان شاد ئەبمەوە هیوادارم خوای گەورە تاعات و عیباداتی ئەم مانگە پیرۆزی ڕەمەزان لە هەموو لایەکمان قبوڵکە. بەرنامەکە ئێمە بە سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسیە کە خاوەنی دەیان بەرهەمی وشکەمەنی و جۆرەکانی بەهارات و بابەتە شلەکانی وەکو ڕووبە هەنار و ئاوی تەڵماتەوە ئاو لیم و کەچە و چەند بەرهەمێکی کەیە. بابەتەکانی ئەمڕۆ من کە ئامادەیەکەم خەیار شۆر دروستەکەم بۆ خەیار شۆریش پێویستیمان بە بوتڵێکی شوشە ئەبێت لەگەڵ خوێیە سرکە و خەیار و بیبەری توون لەگەڵ سیری عەجەم یاخود سیری ئاسایش بێت هەر ئەبێت. هەروەها قوڵی ڕەش دروستەکەم بە برنجی دەنەکخر بە شێوەی پەردە پڵاو بەڵام لە برینان من بانجان بەکارێنم بانجانمان پێویستە بێ گۆشتی سوورمان پێویستە بێ بیرمان نەچێت کە گۆشتی سوور بەتامدرە وەک لە مریش لەگەڵ برنجە کە بە ڕۆبە هەنار لێ بنرێ کاکڵە گوێزم پێویستە کشمیشم پێویستە لەگەڵ ڕۆبە هەنار و خوێ و شەعریەیە. ئێستا من سەرەتا بۆ دروستکردنی قوڵیەکەمان پێویستیم بە وردکردنی گۆشتەکە ئەبێت. گۆشتەکە ورد ئەەکەین لە ناو ڕۆنا بە جوانی سووری ئەەکەینەوە بۆ ئەوەی تاموچێژی تاوی خۆی وەرگێت بەڵام پێش ئەوە با برنجەکەمان بخوسێنین هەرچەند برنجی دەنکخەر توانی بە دوو شێواز لێبنی ئەتوانی نەیخوسێنی بۆ کوپێک برنج 2 کۆب ئاو بەکاربیێنیت ئەشتوانی بیخوسێنیت بۆ کوپێ برنج کوپونیوێ ئاو بەکاربیێنی بەڵام من ئەی خوسێنم ماوەی 20 خولەک تا مشتەکانی کەم ئامادە ئەەکەم برنجەکەشم ئەخوسێت. ئێستا گۆشتەکەم سوور ئەەکەمەوە سەرەتا پێویستیم بە منجەڵێک ئەوێ لەسەر ئاگردای ئەنێم پێویستیم بۆ ڕۆن ئەوێت ڕۆنی دۆلفینسی بەکارێنم ڕۆنێکی ئاڵ و زرد و جوان
گۆشتەکە ئەتوانی زۆر وردیکەی مەقەدەر کاکڵە گوێزێ بێ یاخود ئەتوانی بە پارچەی گەورە دابنێت ئەمە یان کەوتوێتە سەر سەلیقەی کابانی ماڵخۆی. لە کاتی لێنانی گۆشتە ئاگاداری بین چەوریەکانی لێکەینەوە یاخود ئەو پارچانەی کە دەماری پێوەی ئەمانی لێ جیاکەینەوە. هەمووی ئامادەکەم. تقریبان پارچێکی ئەوە نەبێت باشە یاخود ئەتوانی زیاتر ئەبەو شێوەیە وردیکەیت. من گۆشتی بەرخم بەکارهێنا لەبەرەوەی گۆشتی گوێرەکە کە لی ئەنیت ئاوی گۆشتاوەکەم نەی لەو ڕەش دەرەکەوێت زۆر جوانی دەرناکەوێت بەرێ گۆشتی بەرخ ناسکە گوڵانێکی کەمتری ئەوێت بۆیە گۆشتی بەرخ بەکارێنم. بەڵام هەمیشە پێشتر ڕۆنەکە گەرمکە زۆری واژ ناکە گۆشتەکە بسووتێ ئەوەنە گەرمایی یعنی گەرم بێکە خستە ناوی یەکسەر دەنگی قرچەقرچی گۆشتەکە بویست. ئەم پارچانەش هەر بە ئێسقانەوە لە ناویاندا ئەنین شوانە زیاتر تام و چێژی گۆشت لە ئێسقانەکە یاکۆ ئەبێتەوە لەبەرەوەی ئێسقانەکانی لێ جیان ناکەینەوە هەردووکی بە یەکەوە لێ ئەنێ ئەوەم شێوەیە. وتمان هەرگیز خوێ ناکەینە ناو گۆشتەوە کاتێک کە سوورمان کردەوە چاوەڕێ ئەکەین بەتەواوی هەردوو لاکەی جوان سوور بێتەوە هەڵکزێ بەتەواوی هەست بە بۆن و بەرانی پێچکە کە گۆشتی سووری نەکەیتەوە یەکسەر بیخێتە مەنجەڵ و ئاوی تێکێت و سەری بنێتەوە بکڵێ دوایی بۆن ساردێکی لێت هەست بە بۆنی بەرقەکە ئەەکە ینی بۆنی خۆش نە بەڵام کە گۆشتی سوور هەڵت کزان هەردوو دیوەکەی ئەنجا خوێت پیاگرج و بەهاراتی لەگەڵا بەکارهێنا ئەنجا هەست بە تام و چێژی گۆشت ئەەکەی لە ناو شلەیە. هەردوو دیوەکەی بە تەواوی و بە جوانی سوور ئەەکەن ئێستا لایەکی بەم شێوەیە بە جوانی سوور بوویەوە ڕەنگێکی مەیلە و قاوەیی لە خۆی گرت ئەنجا هەڵێ گەڕمەوە بەشی ئەو دیویشی بۆی جوان سوور بێتەوە. چاوەڕێ ئەەکەم پارچە بە پارچە گۆشتەکەم هەموو بەشەکانی سوور بێتەوە. ئەبێ زۆر ئاگاداری ئەوە بین هەرگیز گۆشت بە کاڵی لێ نەنێن پێش ئەوە بێ هەڵی کزین. وتمان گۆشتی بەرخ بەکارێنی ناسکرا بۆن و بەرانی خۆشترە گۆشتی گوێرەکە کەمتر گۆشلە و بۆ چشت بەکارێنین ڕەنگی گۆشتەکەمان جوانە. ئێستا من پێویستیم بە خوێ ئەبێت چکە لایەکی بەتەواوی سوور بوویەوە لاکەوی کەشی کە ماوە خوێ بەکارێنم تقریبان کەوچێکی زەڵاتەی بەسە پاشان پێویستیم بە یەک بیبەری تون ئەوێت بیبەری تون تام و چێژێکی زیاتری پێ ئەبەخشێ. ئێستا گۆشتەکە بە تەواوی هەردوو دیوەکەی سوور بوویەوە وتمان خوێن بەسەرا کرد بیبەرێکی تونم لە ناویان دانا ئەنجا ئێستا کە تەواو سوور بوویەوە هەست بە قرچە و دەنگی ئەەکەین لەگەڵ ئەوە شابۆنی ئەم گۆشتە ناسکە بە جوانی دەرز ئەبێتەوە کە تاو هەستم بە بۆن و بەرانێکی خۆشی گۆشتەکە کرد ئاوی گەرمی بۆ زیادەکە ئەوەنە ئاوی گەرمی بۆ زیادەکەم تقریبان 250 تا 350 لە سەروی گۆشتەکەەوە بمێنێتەوە. ئەمە دائەنێ ماوەی 40 دقە لەسەر ئاگری ئاسایی بۆ خۆی ئەکوڵێت نەرم ئەبێتەوە تا گۆشتەکەمان ئەکوڵەیە من ئێستا باینجانەکەش ئامادە ئەەکەم. تاوێک ئەخینە سەر
کەمێک زەید بەکارێنم بۆ سوورکردنەوە زیاتر ئێمە زەید بەکارێنی وەکلەوەی کاڕۆنی خەز بەکاربێنین باینجان پێویستی بە ڕۆنێکی زۆر ئەبێت باینجانەکە یەکەم جار توێکڵەکەی لێ ئەەکەمەوە ئەم سەرانی لە ئابام توێکڵەکە هەمووی لا نابم حەسەکەم بۆ جوانی وەکو نەخشێک خەتێکی سپی و خەتێکی ڕەشی تیابێت لەبەرەوە هەموو توێکڵەکەی لێ ناکەم چکە گەر هەموو توێکڵەکەشی لێکەیتەوە باینجان نەرمە لە کاتی سوورکردنەوەیە کە ڕۆنێکی زۆریش هەڵامژێ لەگەڵ ئەوەیە کە دایانێم لە ناو پەردە پڵاوەکەمە نەرمە ئەبێتەوە لەبرێ بێ احتیاتی ئەوە بکەین قاژێکی لێلا بین و قاژێکی لێ بیاڵینەوە بەم شێوەیە چکە ئەو توێکڵە پارێزگاری لەوەکە کە زوو تێک نەچێت بەم شێوەیە باینجانەکەم ڕۆژەکەم وە بۆ قاشکردنی هەوڵێن بە شێوازی درێژی بەباری درێژیە ئێمە قاژێکین بەڵام تەنکیژ نەبێت چکە من لە ناو ڕۆنا سووری ئەەکەمەوە دوایی لە منجەڵا دای ئەنێم برنجی بەسەر ئەەکەم و ئەموێت وەکو پەردە پڵاو دەچێت 20 دقە لەسەر ئاگر دای ئەنێم ئەبێ احتیاتی ئەوە بکەم زۆر تەنک نەبێت و زۆرش ئەستور نەبێت بەم ڕادەی ئەستوریەکەی پاشە چکە لە کاتی سوورکردنەوەشە پێمێکیکە نەرمەوێتەوە ئابم شێوەیە هەمووی ئامادە ئەەکەم ئەم بەشانەی درەنگ بەکارێنم تا بتوانم ئەم لایانەی بەکارێنم تقریبا من پێویستیم بە کیلۆ یەک لە باینجان ئەبێت ئەبێ هەوڵ بین باینجانەکان من هەتا درێژتر و گەورەتر بن ئیشەکە ئێمە جوانتر دەرەچێ هەروەها گرنگی بەوەش بن کە باینجانەکان تازە بن هەروەها تاڵگیش نەبن بەچی بزانم ئەم باینجانە تاڵاگەر هات و لێرات تۆوەکانی بە ئاشکرا پێوە دەرکەوە باینجانە تاڵم ئەو کاتە چیەکەین بڕێکی زۆر خوێ بەسەرا ئەەکەین ئەیکەنە ناو سەبەتەیەکەوە دای ئەنێن خۆی ئاوێکی ڕەشی لێ یەتە دەرەوە ئەی شوۆینەوە دای ئەنێ لە ناو سەبەتەیەک ئەوەی ئاوچۆڕکە ئەنج سوودیەکەنەوە بەزەم باینجانانێنی من تازان ئەکی دیشم بەوەی کە شیرینن ئێستا من پێویستیم بە خوێ ئەبێت وریابین خوێ زۆری بەسەرانەکەین بۆی سوێر نەبێ هەردوو لاکەی خوێ بەسەراکەم ئێستا ڕۆنەکەمان گەرم بوو باینجانەکە خوێمان بەسەرا کرد بەم شێوازە لە ناو ڕۆنەکە سووریەکەینەوە ئاگاداری خۆمان بین دەست و پەنجەشمان نەسووتێت لە کاتی سوورکردنەوەی باینجانە پێویستەکە زەیتێکی زۆری لە ناوە بێ بۆ ئەوەی نەسووتێ چکە کە سووتا دوایی پەردە پڵاوەکەمان جوان دەرناچێت بەم شێوازە چاوەڕێ ئەەکەین وەکو چۆن گۆشتەکەمان سوور کردەوە هەردوو دیوەکەی باینجانەکەش بێ بە هەمان شێوە هەردوو دیوەکەی بەڵتەواوی سوور بێتەوە ئێستا باینجانەکە بەڵتەواوی هەردوو لاکەی سوور بێوتن بەم شێوازە سوور بێتەوە بەسای عنی هەردوو لاکەی بەجوانی من لەگەڵ هەموو چینێکە یەک ینی کلێنسێکی ئەستوری دوو قەوم داناوە بۆی بەتەواوی هەمووی چەوریەکە هەڵمشێت ئەبەم شێوازە پێویست ناکات زۆر قاپ و شدانێت کە دەوروبەرە قەرەواڵە بوو ئیشەکە جوان پێ ناکرێت بەم شێوازە هەموویم جوان لەسەر یەک بەلەم تەرتیب کرد ئەنجا گۆشتەکەشمان کوڵاوتمان چووە گۆشتی بەرخە ناسکە بە ئاوی گۆشتەکە من برنجەکە بێنم ئێستا پێویستیمان بەمە ناوێت لای بەم منجەڵێکەیەنین بۆ لێنانی برنجی ڕەش لە لێنانی برنجی ڕەشا من ئەتوانم پیاز بەکار بێن ئەتوانم بەکارینە بەڵام لەبەر ئەوەی شتەکان زۆرن پیازی ناوی پیاز ئاتەن کاتێک لە ناو ڕۆنا سووریەکەیتەوە حەز بە تام و چێژی زیاتری برنجەکەکەی بەس لەبەر ئێمە گۆشتمان هەیە و شتی سوورەوە کراومانەیە خۆی بۆن و بەرام و تام و چێژێکی خۆشی لێ پێیا ئەبێت پێویستی بە پیاز ناکات لێرە هەمان دووبارە ئۆڕۆنێکی زەردی جوانی بۆم خۆش بەکارێنم کەوچ تقریبان سێ کەوچکی چێشت بەکارهێنم لەبەر ئەوەی سێک و برنجم هەبوو سێ کەوچکی چێشت لە ئۆڕۆنم ئەوێت زۆرتری ئەوێت برنج چکە برنج بەڕۆنەوە جوانە بەڵام لەبەر شتەکانی کەم چەورن حەز ناکەم زۆر چەور بچێت
تا ڕۆنەکەمان سوور ئەبێتەوە بە جوانی با بقرچێتەوە زۆریش نابسووتێت چکە ئەم ڕۆنە خەستە خۆی بۆن و بەرامێکی خۆشی هەیە ڕەنگێکی زرد بە دائیم چێشدا بەخشێ بە تایبەتی بۆ کەلانەوە ناوەشکێنە زۆر بەتامە یاخود ئیشی هەویر و پاقلاوە دەوری کەرە ئەبینێت ئەوەنە تام و بۆن و بەرام و ڕەنگی جوان. ئێستا من شعریە بەکارێنم برنجی ڕەش بە سادەی خۆش نییە بە شعریە و کاکڵە گوێز و کشمیشەو بەتام تقریبا نیو کوپی بۆ بەکارێن. نیو کوبنا برنجمان پێویستە بێت عەفو شعریەمان پێویستە بێ بە تەواوی جوان لە ناو ڕۆنەکە سووری ئەەکەمەوە ینی نایڵم ڕەنگی سپی بێت. بۆچی لەبەرێکە برنجەکە ڕەشە بەسپێتی جوانیەکەی دەرناکەوێت بێمیش تەواو سوورکەینەوە لە کاتی سوورکردنەوەیە ئەبێت بە بەردەوامی من کەوچکی تێڕایم لەبەر لایەکی ئەسووتێت و لایەکی کاڵ دەرەچێت جوان نابێت. شعریە ناسکە ئەبێت بە وریایی و بە بەردەوامی ئێمە کەوچکی تێڕایین بۆ ئەوەی نەسووتێت. ئێستا من ڕووبە هەناری بۆ بەکارێنم بۆ سێ کوپەکە سێ کەوچکی چێشتم نەیکەمە کەوچکۆ بەستر بە قیاسی خۆم ئەزانم سێ کەوچکی چێش ڕۆبە حەزی شکر زۆر خەستە ڕەش دەچەوەیان بە سەلیقەی کابان خۆی و تەبعی ماڵەکە کەوتووە هەموو کابانی ئەزانێت تەبیعەتی خێزانەکەت چۆنە بەپێی ئەوە چەوری و درشی و توونویستێری بەکارێنم. ئێستا من کاکڵە گوێز دەکەم حەز ناکەم وردیکەم ئاواهی خۆی دووکەرتە کوپێ کاکڵە گوێز بەکارهێنم بیرم نەچێت بە ئاوی گۆشت لێنێ تقریبان وریای خۆمانی نەسووتێن 5 کەوچکی قوڵ کوپێکەکە من ناتوانم ئەم ئاوە گۆشتەکە گەرمە بیکەمە کوپۆ لە یاداینم دەست مەسووتێ بە قیاسی خۆم ئەزانم چەندێکی پێویستە 5 کەوتگیر وتمان کوپێکە ڕاتاکەم. ئێستا من قوڵپی ئەەکەمەوە خۆم ئەزانم قیاسەکەی چۆنە چوونەکەی لێ دەرکەین برنجەکەمان تون دەبێت. خوێشمان بیر نەچێ نابێت خوێ زۆری بۆ بەکاربێنم لەبەر ئەوەی کە گۆشتەکەمان خوێتیا بوو باینجانەکە خوێمان پیا کرد ئەبێ احتیاتی ئەوەشکەین. من بۆ ئەو سێ کوپە هەر سێکی تقریبا سێ کەوچکی چاک من خوێ بەکەم تقریبا کەوچکێکی چێشتەکە. ئێستا ئاوەکەمان خەریکە ئاوی برنجەکەمان نیتە کۆڵ برنجێکی دەنک خڕی جوان زۆر بەتام و بەچێژە ئەستەی کەمە ناو ئەو کەرەستانەی کە ئامادەمان کرد. بەڵام ئەگەر برنجی ڕەش وتمان جەرگەش ئاماژەم پێکرد بە گۆشتی سوورەوە لێنرێ زۆر بەتامترە بەس گۆشتی سوور نەقیمە لەگەڵ قیمە و مریشکە جوان دەرعین دەرئەچێ بەس ئەو تامە خۆشەی نییە کە وەک لە گۆشتە سوورەکەیە هەیە و ئەگەر بە تایبەتی بە ئاوی گۆشتاکەش لێ بنیانی بە گۆشتا و لێ زۆر بەچێش دەرەچێت. ئێستا کشمیشی بۆ زیاد ناکەم هەمیشە ئەومان لەبیر بێ لە کاتی بەکارهێنانی کشمیشە هەرگیز تێکەڵی ئاوی برنجەکەی نەکەین و لەگەڵ یا بکولە چکە پڵاندنی برنج بەلایانی کەم بیز خولک کاتی ئەوێت و چارێکێکیش دەم کێشان زۆر ئەکات و کشمیشی لە ناوەدانی کشمیشەکە من کاتێک دانم کە برنجەکەم هەموو ئاوەکەی هەڵمژی کاتی دەم کێشانی کشمیشەکەمە ناوەڕاستی برنجەکە و بە برنجەکە دای ئەپۆشم بە ئیسراحەتی خۆی لەگەڵیا دەمەکێشێت. ئێستا چارێکێک ئەم برنجەمان ئەپڵێ پاشان پەردە پڵاوەکەمان ئامادە ئەەکەین. ئێستا برنجەکەمان ئاوەکەی هەموو هەڵمژی ناوڕاستی برنجەکە چاڵ ئەەکەم کشمیشەکە خەمە ناوڕاست دەڵام من بێشتر کشمیشەکەم شۆردوێتەوە کوپێ کشمیشمان بەسە بە برنجەکە دای ئەپۆشین بۆی کەمێک دەمگەشێت تا من پەردە پڵاوەکە ئامادە ئەەکەم سەری برنجەکە ئەنینەوە لەسەر ئاگرێکی کەس بە نیوە دەمکێشانێ دەمگێژم
پێویستیم بە مەنجەڵێک هەلبێت ئێستا من ئەم باینجانانە بە شێوەی ئەم شێوەیە داعیان بەبار ئەو بۆ بارەیە کە تەواو سوور بووەتەوە ئابم شێوەیە دایئەنێم ئابم جۆرە هەموویان یەک لەسەر یەکواتە کە باینجانێکم دانا باینجانەکە بەم شێوازە لەسەری دانێت ئێستا مەنجەڵەکەم بە تەواوی هەمووی داپۆشی ئەنجا گۆشتەکە ئەخەمە بەشی خوارێ ئەو پارچانە پارچێکیان دائنێم بۆ ڕازانەوەی بەشی سەرەوەی پارچەکانی کە هەمووی بە جوانی لە ناوە دائنێم بۆ ڕێزان ئێستا خەیارشۆر دروستەکەم ئەو خەیارشۆرێک کە هەمومان لە ناو شوشەیە بە حەزری ئیکرین تەوان موادی حافیزەی تایە منەمێ خەیارشۆرێکی سروشتی دروستکەم بۆ ئەوەی لە ماڵی خۆمان هەر دەقێ لە بەردەستمان و دروستیگەم بۆ من پێویستیم بە چی ئەبێت خەیاری تازە بەڵام جوان بشۆرێتەوە هیچ ئاوی پێوە نەبێت ئەوەم شێوە خەیارشتەکانەکە ئەنجامەن سیری عەجەم بەکارم تۆ توانی سیری کاڵیش بەکاربێنیت بەڵام تۆزە سیری کاڵ بۆنی زیاترە سیری عەجەم خۆشترە و دوو بیبەری تونمان ئەوێت زەردەچەوەمان پێویستە بێت تقریبان نوکی کەوچکە چێشتێ واتە کەوچکە چایەک کامتریش ئەشتوانی بە سادەیی بیکەیت بەڵام من حەزەکەم کەمێک ڕەنگی زەردی هەبێت تقریبان نیو کەوچکە چابوو بەم شێوەیە من ئەوەنە خەیارم بەکارهێنا سرکە تقریبا من ئەم شوشە ئەەکەم بە سێ بەشەوە بەشێکی سرکە بەکارهێنم هەر سرکێک بێت ئاساییە پێویستیم بە خوێ ئەوێت کەوچکێکی چێشت خوێمان ئێ بۆچکو ئێمە خەیار شۆر دروست دەکەین ئەم خوێیە پارێزگاری لێکالەوەی کە خەسار نەبێت زۆر سوێریش دەرناچێت پاشان ئێستا ئاویتی ئەەکەین ئەشتوانی تەرخۆنی بۆ بەکاربیێنی مەرجی هەموو جارە تەرخۆنیشی لەگەڵ ئێستا من تەرخۆنم لە بەردەستانە زۆر ئاسایی بەکارێن بەڵام بێ پڕ بێت لە ئاوا تونستون سەرەکەی ئەنیتەوە ئەگەر شوشەکەت پێشتر شۆرادێ و شکرا بێتەوە وا خەیارەکانیش هیچ ئاوی پێوە نەمابێ ئاوەکە شکڵا بێت ئەم خەیار شوورە کەڕوو ناکات تەنانەت بە زەمانەوە سێ مانگیش داینێ هیچی لێ نایەت ئابم شێوێت تاڵ ئێشڵەقێنی وەی دابڵمەکان و خوێەکە تێکەڵ من هەمیشە ئاوایی دایئەنم بەڵام لە ڕۆژێکە 5 دقیقە تا 2 دقیقە ئاوایی بێ لەبەرەوەی ئاوەکەی گەرمە با زەمان 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ پێەکە بابەتەیە برنجی خەڵم بەکارهێنا هیوادارم بەدڵتان بیت و سوود لە وەرگە و بابەتەکانی ئەم جارێ من وەرگرم خەیار شۆرەکەشمان بتوان لە ماوەی 4 ڕۆژە پێگە تا ئەڵقەیەکی کە و بەرنامەیەکی کە بەخواتان ئەسپێرم خواتان دەکەم تا بەیگەشتنەوەی بەخواتان ئەسپێر خۆتان بەڵێ زۆر سپاس بۆ خات و فەزیلا بە هیوای ئەوەی کە خانمان بتوان سوودێکی باشی لێوەربگرن بەڵێ بەڕێزان تاوە بڕگەی بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بەخوای گەور و باڵا دەستانە ئەسپێرین خواتان لەگەڵ.